جاردن سلاو بینرن هجا و دلال و برومت جاوی لسر شاشه کورسانیوز بمینه امی ایرو لسر گلک مجار و بابت انگرینگ و هستیار که گریدای هر شار عالی کردستان و ایران و روشا روشلات ناوینه امی جوارا بنرخینن که چه درباز به و برچاورونی یک جبوی و هبه کنه چه به تسریمه و ده پیشاروج دا چه درفت و دلیوین زیرین ده پیشیا ما کرداج هیم ایرو که نها از وی نوچه جوارد خونیم نهمین روژا جنگا دنابرا امریکا و اسرائیل دجی ایران بردامیا بیه و شوا بهوری شوا درباز بوی حتی سر صبحه ایرشن تهران کار بدست ما بستم تهران و تل آویو حتی بنگین لشکرین سعودیا و کویت و بحرین و عمارات بردامیا وی هبو سنت کم دبیجه زیدتر جه 3000 جهن ایران آرمانج گرتنه و فرمانده که سپاه پاسدارین ایران دبیجه 200 بنگهن لشکرین اسرائیل و امریکا لناوچه آرمانج گرتنه و لیدانه درنگی و شوا درباز بوی ایرشه که برفره کرنه سر باجار تهران پایتخت ایران و هر و باجار کرج کو باجار کرج ناوندا پارزگاه البرز اوجد که وطنشت و کلگا تهران پایتخت و هر و پارزگاه اصفهان و کمگه انکو دپویا که مازن آسوتمانی لتهران پایتخت جی آگر بر بویه و پشقل لیراویه سپاه پاسداران پیلا 28مین یا ایرش موشکی لدجی اسرائیل و برجوانین امریکا جی راگهاندیه و لچند جهان لتل آویو پایتخت اسرائیل دنگ تقینان هاتیه بهیستن ناوندا فرماندهی هیزن امریکا ناسکری به سنت کم جیده بجه ده 8 روژن در باز بویده 3000 پیگهن انکو بارگهن ایران آرمانج گرتنه و ایران جی 2700 موشک و درون دبی جنگی دا بکار آنیه عباس عراقچی کو وزیر درو ایران یاد بجم تی چو انکو خارجی و مزاختنا شر امریکا و اسرائیل گهشتی از زیدتر 100 میلیارد دلار و پیمانگه ها امریکی جبوی وکولین استراتژی اشکره کریه رون و زلال کریه کو تنه به 100 دمجمیرین دست بکا وی جنگی دا خرجی وی گهشتی 3 میلیارد و 700 میلیون دلار امریکی بله سپاه اسرائیل گفا کشتنا جوگر ریبره بلند ایرانیت که او دبجه هر کسک جهوی بگره ای آرمانج بگرن و لیدن ارتش اسرائیل ده هایداریه که به زمان فارسی بلاف کریه دبجه ارتش وانشیانا وی که هر کسک کو ببا جاره کدن ببا جیگره علی خامنه‌ای کو بریان ها هاتبو کشتن او به آرمانج بگرن هر وها دبجه شیانا ما ده آستا هری جوردایا و پیوسته جواتا شارزاین ایرانه لقومه جویناوان چه نبا جبر کد بجه هیزوان دم هر جویناوان یه وی جوینو کم خباتوان آرمانج بگره او جویناوان جبو اوه که جیگر و شونگره که جبو آیت الله علی خامنه‌ای پیدا بکن او رودان و آخفتن دم که دویه میدیاین ایرانه دبجن پرانیا اندام جواتا شارزاین وان امکو جیرا دبجن انجمن خبرگان رهبری هفنيرين لسر ويكي كو مجتبى خامنه‌ای كو كره علي خامنه‌ای و كو ريبره بلند ایران ورا دست نشان کرن شهرمند علی خامنه‌ای و امیندار جواتا بلند آسایش اجتماعی ایران گوت کرد گلک جیر عاقل و جهاتی و لیزام بونه و هر با جوالی امریکا و نهات نخاپاندن دا کو ایران دابش و پرچه پرچه نکن او ده بیشن وسا جبر کو ده بجه به نیرین او بیت کرد ایدی باوریا وان به امریکا نمایه علی لاریجانی کو امیندار جواتا بلند آسایش اجتماعی ایران ده بیشن امریکیان پیوندی خواه با آلین روجرات کردستانی کردن بو ابی کو ایران دابش بکن پار بکن با آخفتنا وان وصایه لی بگوتنا و اجبار کو بریانها امریکا پشت آخه پشت لکردن سوری بردابو پشت آوان چول کربو ادی کرد باوریا وان به سوزن امریکا نمایه ئەمریکایی‌ها کردن ئەمریکیەکان ویستیان پێکهاتە نەتەوەیەکانی دژی دەسەڵات و حکومەت هان بدەن و بیری دابەشکاری دروست بکەن
ئەمریکیەکان لەگەڵ کوردەکان گفتوگۆیان کرد بۆ ئەوەی هانیان بدەن ئەوان بێئاگا بوون لەوەی کە کوردەکان پێکهاتەیەکی ڕەسەنی ئێرانن ڕەنگە هەندێک ناکۆکیش هەبێت بەڵام هەر ئەو کوردانە دەیانزانی ئەمریکا کوردی تووشی چمەینەتیەک کردووە ئەمریکیەکان بەڵێنی پشتیوانیان بە کورد لە سووریادا بەڵام ڕێکەوتنێکیان کرد و دواتر پشتیان لە کورد کرد کوردەکان ژیرن بۆیە ئەزانن ئەمریکیەکان کاسبکارانە مامەڵە دەکەن و وەفایان نییە هەڵبەتە هێزە چەکدارەکان بە گروپەکانی کوردیان وتووە هەڵە بکەن بەرپەرچتان دەدەینەوە ئەوان هەستیان بە پش و درێژی هێزەکانی ئێمە و بێوفایی ئەمریکیەکان کردووە بۆیە ئەوەش سەری نەگرت هەندێک لە لێپرسراوانی ئەمریکا پەیوەندیان بەو هێزە کوردانە کرد و پێیان ڕاگەیاندن کە پشتیوانیان لێ دەکەن بەڵام نەیانتوانی و ئەوانیش تێگەیشتن کە ئەوە هەوڵێکی فێڵکارانەیە بۆیە ئەوەش سەری نەگرت آنستان و اونها هم فهمیدن که این یه اقدام بله شوا در بازبوی و سر صبح ایرو 10 جاران به درون ایرش کنه سر حولی را پایتخت و جبر بی که اندامه که آسایش فروک خانه انکو بالا فرخانه یا حولی را پایتخت جان خواهش دست دایه چند جار کنجی ایرش کنه سر باجار سلیمانی لی هر همو او ایرش حاطنه پوچ کرن و تن نکرن نوچگان کورسانیوز لی باجار سلیمانی ده بجه شوا در بازبوی و سر صبح ایرو 3 جاران به درون ایرش کنه سر بارگاه UN لنزدیک هتل تایتانیک و دکاوه ناوند باجار سلیمانی و هر با بریوارگاه فرماندهی هیزن هفته لی همو او ایرش هاتنه تکشکاندن دستگاه آسایش هرم هده داخیونی که داد بیجه به 4 درونان بارگاه هیزن هفته و دکاوه گرک انکو تاغا راپرین هاتی آرمانج گرتن و هر وها به 2 درونان نزدیک بارگاه UN و نویسنگاه کنسولگریا ترکیه لباجار سلیمانی هاتیا آرمانج گرتن و همو او ایرش چه زیانه که مروی چه نبیه هفدم ایرش کنه سر بارگاه بری یا کمالیا شورشگران در نافچه زرگویز و جبر بکی کسا که جان خواهش دست دایه نوچگانی کورسانیوز لحولی رید بجه شوا در بازبویی و سر صبح ایرو 10 جاران ایرش درونی کرنا سر حولی را پایتخت لی همو او ایرش او آرمانج کود خواستن لعسمان دا او ایرشکار هاتنا تقانم بس تمام درونو فروکین بی فروکوان لی هندک جوان ترونان آراسته فروکخانه حولی را هات بمکرن و جبر وان ایرشان بمخابنی و کارمندک آسایشا فروکخانه جوان خواج دست دایه شهید بویم و کارمندک دنجی بریندار بویم پشتی ایرشن شوا در بازبوی سر باجار سلیمانی انباشتر بجن سر پارزگاه سلیمانی و پارزگاه حولیره ولاتی دا خازا یک ریزی و یک دنگی و یک رنگی و یک کلویستیا کردان دکن و دو بجا پیویست کرد جی ایروپی و قاب آلی ببا لی دناو هفدا یک گرتی و تبا ببا بله بیناران هر بکن دزانن ایدی او شر دست فکریه او بریار دست مدانینه او نه روژه او جنگ هاتیا دست فکرن هم ایران در بین گران حوال بند امریکا دا یا وارما اسرائیل دایا لحبر بیا که اسرائیل جی امریکا جی براستی با وای که به مینا کو به همپا او باجار و باجارو که باشلات فرستانه دای برخواه نابند ایرانی هر باجاره که کمکاره شکو کمانه و هبه که هزا آسایش مبستمان انتظامی اطلاعات سپاه ارتش و هر و همو دزدین حوالگیری ایرانی خاطر دا وشار کنی هم بنگاه و بارگاه جیم مشک کامن دای برخواه روز بروجه بهایمان گرانتر بود حتی نهایی یعنی روز بروجه ساعت بهایمان گرانتر خلق حریم و کردستان مخابنی و چند روزه او خسارمند بودن چند جهات آرمان گرفتن لی کرد مال باشی کردستان جبر کوه زمان گلک کلو ایشو جان دیتنا نهاجه هیدی که مکرم شوان آسایی نورمال بویا لی نه هیلن سر آقا با آزادی و برمت بجی خلقی مده بجه
بها غازج غاز شريك او غازات آسويا وديارنا خلقت كا تفروتن يك چند قيران جبل غازات لسر آسا جيهان جبكو غاز ان خلق نشر بين البانزخانه أفكار ما لسر مجاري أخفتنا هندك غازب دست غازب دست خوب بينن والله براسي سوي رابط سوي فينا خوي بو دساسه وسده خلق سليماني كردستاني هیوادارم كرد لم دوخيا هل تراك غاز بين زروزيان يعني زروزيان نقابة بشاري سليماني وشاركاني تري محافظة ديناري ترى ما شركوا روبروي خلقوتو بلا من فيما يقدر كلنا شرايا باريس بندي كازور باشترا بوي لو خد زاني ما بدري جاي چندين سال ثبات وشورش شهيد ماندا وچندين ناخوشي مان بينيوا هیوادارم ام جارە لەم شەڕە کورد لەم ناخۆشیانە دەربازی بێ و دەرەری پێ نەکات. ئەم مەسەلەی درۆنا هیچی لەگەڵا ناکرێت کابرانە ماڵی خۆی نازانێت کوێ دەنشێت ترسی کردووە مناڵ ئافرەت یعنی بەگشتی وەزعێکی زۆر ناخۆشە و سێ ژێڵێمەوە هەموو کاتێ ئەبێت چارەسەرێ بدۆزرێتەوە یعنی ئەبێ کورد سەرکردایەتی کورد بڕیاری خۆی بە ئەم وەقەنە ئەوانە ڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە کاریگەریەکیشی لەسەر هەرێمی کوردستانەیە هیوادارین هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر کاریگەری هیچ دەوڵەتێکەوە ینی وەکو بێتەرەفی خۆی بێلایەنی خۆی بۆ ئەم هێرشانە ڕابگرێ ینی داگیری هیچ دەوڵەتێک نەکات ئەبینین ینی زۆربەی شتەکان دەیانەوێت قەزیەکە کورد ساغ بکەنەوە الشر دمار نهاموارية شو الشر بي أسودي لولاتان نبيني مش بس بدك ولادك لولاتان دراسي من طبعا تبتون تريشكو هالبركة والله بيوادارم لا عندي شيء إن شاء الله أم شرب وسطي فاندر فتا بخوبينو بها فانت شاكراتر لكن لو راجي داخواز طلب نرون أمي هذا صار بمجارة جنگا نحروجي كواتي بها فانت شتاب كانوا رجيجي كيبدو روجا الشامبي دا سبيكر أبا حش روج في ما هي روجك جماها دربازبوي يعني نهر روج بقشتي أو جنگ هاتي دا سبيكرن شرك برفرح جنگ برفرح إيراني جعنيا كمزن دايا بيشياخات دا قالك ولك دانا برخو کام بزنند پیشروج و آسوی چی بی نرخاندن ما جبویی چی بی لسر و مجاری امر راوستن دو دنم مهمان ما گلک رزدان های برز عرفان اکتان روزمابان و شروعکار سیاسی کل بازار استانبول دیگل مایا و هر با رزدار ولید چولی که اندام ناوندا بله ناوندا فرات یا لکولین استراتژی لبازار قامیشلو دیگل مایا هر دو رزدار بخیر هاتن اساس سر من و سر چاب من دست سپاس و شما خوش هر هبی دست بکی از بش ما بازار استانبول انقره ببره انقره پایتخت رزدار عرفان اکتان رزدار تو بخیر هاتی سر چاوه من بسیار ما یاد دست بکی او همو کرد یعنی دکارم میشم پرانیا کردان داخاز دکن همو آلین کردستانی لهمبر او روشا که هاتیا پیش او کافدان که هاتیا پیش خواه وکو به عالی نشان بدن جبر کو دبچه او یک دقازان جمفایا ما کردان دایا گلو کرد چاوند کاره خواه وکو به عالی نشان ببا و یکیجی بپاریزه شری گل کردان و گل ایرانی گل تهرانی شرک نونینه یعنی کرد فرسندک نابی وک فرسندکی نابینن که اسرائیل و امریکا ایرش سر ایرانی کر و امجوی فرسنده بخواه بکن یعنی تشت ریک فرسندک نو کرد ورنگی نازندنی جبر که دیروکا کردان یا گل تهرانی تراژدیک کور دوره کرد گلک جاران دست تهرانی هاتی خاپاندن سمکوی شکاک حتی قاضی ببرن دنگی رجلی دنگی رژی تیت الجرمن حواله ببرن دنگی رژیا و تیت الجرمن از نکارم با آخوام نه چی بی ببرن دنگی رژیا و تیکل بی جبر به هندی من نشیا با آخوام ببرن کرم که زور آسایی کرم که جبور کردان یعنی تکوشینا
آزادی کردین روجلاتی نه یعنی شیخ عبید الله حتی نه بردوام بیشیان برا انقلاب خمینی جی گل مالباتا پهلوی جی کرد مجبور مان گلک تکوشین بیک اینان و گلک جی شهید دان حتی نه کرد وهید زانن اگر که روجاوای جیهانی رژیم تهرانی بریندار پیلیت و پاش و بکشید ده تهران قتل عامی سر کردان که جبر که قاوت آوان یعنی دشین تنی دشین کردان چاوان که دما که یورسات باش و چو و هاتن لسر مهاباتی اینی تشت بو ایروژی یعنی او مترسی بو کردان نهجی بردوامه کرد دکارن بریا دیپلوماسی هم گل تهرانی جی با آخوان هم جی گل امریکا و اسرائیل جی یعنی آرمانجا کردان و یا امریکا و اسرائیل عینینی نه کرد داخواست دکن گل ملت ایرانی به آشتیک رویمت و که بجین و کردستان روشلات جی یعنی وک فدراسیونه که آن کرد چوان بخوازن داخواست کن ورنگی بشین نها اگر که کرد به وقتی تکیل ناو شربه بیتن ریسک پر مازنه بله راسته و کنجید زانن ترامپ حتی دوه تشتک دید گوت ایرو تشتک دید بیجید دوه گوت از داخواست کم کرد بکون ناو شره دوه جی گوت از ناخوازم کرد بین ناو شهره یعنی نها روجاوای کردستانی ترامپ چانی کرد به پشت هیلا و هیلا انصافا حتشی و شامی کردین روجلات کردستانی جی یعنی او تهلیکه و او احتمالی هی که بمینید انصافا تهرانی بگمان کرد به خودان هیزن و اتفاقا ناخدا جی آوا کری یعنی قوتا کردان یا هری مازن اوه کرد باوری خوانادن نه اسرائیل نه امریکا نه جی باوری خودن رژیم تهرانی یعنی کرد زانن ایرو جی او شرح خلاص ببید دجمنیا تهرانی دجی کردان دی بردوام کتن لی کردان تنی باوریه که هی او جی ما دماغو مها چویی چاوان که هتشه شام هات لسر روجاوای کردستانی کردین همه جیهانی رابین سر پیان و سر لنگان و روجاوا ورنگی هات پاراستن روجهلات جی پی یکیتیا کردان شید بیت پاراستن و رزگار کرن کردان اساسا آزمونا کردان یا هری مازن روجاوا بی و در سک مازن جیش روجاوای در کرد ادی کردین هر چهار پارچهان و این دیاسپورای همه جید زانن قاوت آوان پشتگیریا روجاوای جیهانی نینه قاوت آوان به چک و دستکا امریکایانجی اروپایانجی اسرائیلی نینه قاوت کردان به دست دیوان و یکی تیاوان در کیوت سر هولی او باوریا کردان جی بروی هنده گلک زیده یعنی کرد ادی قربان نینن کرد یعنی بلگور دنگه سیاستا دولت مازن قدر کردان نایت نویسین ادی کردان قدر خواه کرد دکارن قدر خواه پلگرن دسته خواه بریا چه بریا ایکیتیا خواه باش از ابی آخفتنا جناب توکو بسیاره که آراسته رزدار ولید چولیب کم لباجار قامیشلو رزدار ببارد که مکل سر هیل بوجی لبند ما بو بسیار ما او رزدار که عرفانج ده بجم بهسترین و خورترین چک و اروا قوات کردان او اراده و وینا کردانه جناب تعالی سر به مجار چت بجی گلو او یک تیرا و یک دکه کو کردستان آمازن ام به هفرا رزگار بکن و جوه بندستی ام به یک جاری رزگار و قرطال ببن يعني بيبو جومان أبا تبي باب قريداي يعني أجر أم خوشك ديار بك بمسألة أساس بروجاكي نابنتوي هي بروجاكي هرمي هي
بروژه سرکشیاوی امریکا وک ناونتوی و هرمیجی اسرائیل سرکشیاوی ناتکه والكلا كاوينا الملي وينا بروجا كي تجي هي بروجا دولتا يعني دولة سركة در وشلاتا نافين دي بتايبة تركيا وإيران دي مسألة دني وقت بزانم قبل مسألة بيستو سياد دست بكرة أساسا يعني شر إسرائيل هم بري غزة جوه دست بكرة وبزانم قو بشتي وينا حزب الله وقت دستك دست إيراني هاتش كناندن بشتي وي حكومتها أسد جي هاتش كناندن يعني وقت بروجاكي وقت چالاكيك عسكري لشكري اسرائيل بيرابوي وبشغرتيا امريكا وهزين يعني دسلاداري سر دنياي يعني مهيمن سر دنياي او بيرابونه بيغومان وملي دجي يعني ايران جي اگر تركيا به اگر هناك دولتين دن هرمي هبن ابانا جي خواز خو بپاريزن د بروجيتين دكول دار دكول هولي كرد هندري وان بروجات جي يعني رولا قالكي مثلا ليزن رولا امشكاري بيجن جالي كي ده حيرتك كبي حيراندنك تد هي جالي كي جي هلوستك قال لك جدي جير لازم تد يعني كي جان بروجا قالكي مش بروسايا اغوك ترك بيجن بروسايا اشتيغوك حتى هاج 27 شباط سال 2025 حتى انا غوك ت غاوين ديارتي ناويتني ياجي بروجا اسرائيلي وامريكي اغو بالتدريب بيجي بلكي روجلات نافي تبدي برچبك او جي تقابل ديار ناتي ابيتنجرو براست بشغرتيا كردا نه دولتي بيجي حتى اغو دسكفتي نه بسر استا فدرالي بي يا سر استا لناوندي بكاربك ياجي جديت ايتي هي اب سند وردي يادن حتى نتا اسرائيل دمبري ايران دي كاغلو ايران بجي كي هیچ دسپیک آشر ده گوتن گو امی رژیم ایرانی هد آرمان جامش هلوشاندن رژیم ایرانی ده پشتی وید مرحله یک دنده پشتی وید روجا yani گوتن گو نه هدف آمه نه اشکراندن ایرانی هدف آمه yani نه رژیم هدف آمه گو ام رژیم ایرانی بینن ری ام سلوک وی بزیورین ام بگو هرن yani حتی گو تا آن اشترام دبیجی گو ام سروک کی ایران اردین او سروک لگوری اراده مبی دوی معنای گو مافی گلان مافی پیکهاتان تایبت کرد دوی پروژی تشتک دیار نابی yani ده اویا تمامتی دهجی هلوستا کرد هلوستک اورتبه شبه ولوجی دبین تبگرا کرد تمامتی هگر روشلات و هگر لباشور به هگر روش آوا به عین روش آوا جی هلوست چمکی هلوستا کردی آن ابو هلوستا کردستانی تمامتی به هف گریدای جدا نابی شبدو جبوهی تمامتی سر آستا گالری جی سر آستا سیاسی جی تباید بجید به ام به گوارتنا رژیم رانه گوارتنا گوگ مافی ما پیک بینک مافی ما بپارزه و جاری کی دن جی ام نکار بشکی شر راست گوگ ام بکن به ایرانی را یا به ترکیه را یا جی به yani هزین داگر کرد سر کردستانی اویا اف راستی دهلی گوگ yani مشهد تمامتی هنا ديار نبوش برگی يعني هنا مشهد نرين دوسيا يا ايران بتمامتي ديار نبوي ليل غوري كوكا وينا الغوري اساسي وينا مرود نره افشر نممكن وق افشر بسكن افشر وبدوام به çünkü افشر كي هابوني وتنبوني جبش دارين بشري تمامتي ره اگر ايران ربي يا امريكا ربي يا اسرائيل ربي و هابون وتنبونا ايج غخل خد نرد بيجين امجد بروجه دنه يعني تركيا الخد نرد في بروجه دي دقلك دولتين عربيه هن دندري ابقي عربي بيجين امجد في بروجه دنه اگر امريكا واسرائيل بسركبه روجلات انافين تمامتي رسمه وناب تمامتي تيغوهرتن جبويجي نه ممكن امريكا جي وگره نه ممكن اسرائيل جي وگره ودباوريا مده گو کرد قارب به مرحله ده به قوناغا گو هي گو قارب خود ود بپارزن وان هي به گو پیش و ممكن اجبرگه نه ممكن ابایا به کریز يعني اگر سوريا بو کریز سر 14 سالا ل ايران نه ممكن به کریز يعني نج برجوانديه نه اسرائيل ري و نجي امريكا ري گو به کریز و دريج بك دوام بك ابایا باشا بسيارة ميا ديجي اول جناب تا نها مترسيو جافك جالي اسرائيلي والناشرين كود بجا كاربدستين تركيا ده بيشاروجي دا هودان
دو هیزن هوالبند لشکری آوکن یک جی ناتو جراد من ناتوی اسلامی وکو پاکستان مصر و سعودیا ترکیا سرکشیا و کلیت کن آلیا کدنج دبجا خود ترکان یعنی ترک اولاتن کو ترکمان و آذرین وکو ترکا و ترکیه و آذربایجان و ازبکستان و ترکمنستان و قزاقستان و قرقیزستان به هفرا دخوازن دو هوالبند لشکری شکن گلو اسرائیل پشتی کو ایران برچاورونی یک جبوی وان چه بو قالوا يري بدا اسرائيل ولاتن روجاوا او تشت سر بقرانا يعني تركيا جيكاف دي تركيا دي ابنرينا وينا هاي جوج يعني بيمانه كدنا دولتين ايج بزمان تركي جوج تشتغل يعني ام بيجن اسيا نابين ايج تدي سر هالوشاندنا سوفيت غابون قال لك جمهوريه هب ناوي تركيني حتى تركماني جوج هن در دور جيد العراق دي سوريا دي بلقان دي تركيا بروجا سربي اساسي بروجا هبو اوزاد بيناد فكري دي نوتو دواد نوتي دي اوزاد بيناد فكري جوج کنفدرالی که ترکی مزن چکه او کنفدرالی جه پاراستنا هبش ناوان دولت دادو وان جواکاده و یادن جی آوا کرنا آبوری که هبش به هزک هرمی مزن یا جی به هزک ناونتوی مزن ترکیه بید فکر حتی انا پروژه ابه پروژه حکومت AKP اساس yani هنکی بهتر پیش خست مثلا عثمانیان نه yani داخست هوله گو گم عثمان yani بی رنگی گو باندورا کوی سر روشلاتا ناوین توابتی هبه به خورتبونا خوش دیسم وان حساب گرید yani هر دو پروژه و جهب جدا ناب پروژه و یک ترکیه هم برانبری و نا اسرائیل جیبه مسئله نل حساب خود بین اسرائیل تجاری قبول ناکه گو هزک وقت ایران یا جی وقت ترکیه گو خواه يعني او بكن تهديدا هبونا وينا بكن دهري بيدي شبكي بيجي اسلام سياسي نمكن اسبيرنا اسرائيلي انا بري خوب ايراني بدك وقت اسلام شيعي بري خوب بدك بيجي او ايه كمين ارمان جامنه ليد ارمان جاويناد اد دواد بيجي اسلام سني جي او جي بخطري سر هبونا مه جبول اسرائيل هر دو بروجاج قبول ناك نا تركيا قبول كنا ايران قبول باش اما در بازی لای رزدار عرفان اکتان ببن رزدار عرفان کا بسیار ما اوه سپاه پاسداران ایران ده بجه شیان آمد و آسته دا کم دکارن حتی شش هیوی رشل سر ما بیت کرن ما شیان بر سفداینی هیا قالوا خرجيا الشر ببي اواي قالوا او شر يدومو دريج ببا يانجي ددمك كندا بداوي بيت يعني براقله كو او شر دريج بيت جبر كو دماكم رو قال بسبورين ايران اخوان او جي قوتنا جالك عجيب بيجن نها دولتا ايراني وك نوك دولتكي وك هیزن پارچه‌ای به سربخوا حرکت کن یعنی هر باجارکی لشکر به ناخدا دکارن بریارا استراتژیک آنجی تاکتیکی بکتن اوه یعنی وکی شر گریلا براقل اکو ایران که دوه شره او دولت جی دی بچته بن آخه دا فعالیتا خواه بن آخه بکت وکی جی زانن ایرو آنجی دوه مجلس ایرانی ایک شونا خمانه هلبجارت ناوک او ناوی ویجی نگوت ناوی ویج لگل نه چاپمنی نیجی جواکی پاروکرن یعنی ایدی دولت ایرانی دجی و شر هیدی اتکویت یعنی نه شر کنوانسیونل و شر گریلا جبر به هندیجی براقل شر دریج بکت بردوام بکت حتی بلکی 6 ماه بلکی زیاده تر یعنی ما سوریه دید سوریه وکی یعنی ایران قواتاویجی چنه بیا ما شر 10-12 سالم بردوام کرد نها ایران یعنی امریکا و اسرائیل جی عینی تشتنا فکرن بو ایرانی ترامپ داخواست کتن شونا خامانه ای که دی بلا بیت آن ملا آن نه حسکه بلا سکولر بیت آن نه بو ترامپ گلک فرق نینه و تنه
گوتنین امریکا قبول کرد ایک بیت شونا خامنه بو ترامپ بسه و دکاریتن و شهر خلاص کردن اما اسرائیل خواه مجبور بینید حتی اوی رژیمی نه هل وشینید بو اسرائیل ونداکرنا و شهریه یعنی وکی مجی گوت و هنجید زانن ایران وکی سوریه نینه ایران دکاریت شهر خواه زیده بکردن جواکا ایرانی جی یعنی به اغلبه جی شیعی و شهر وکی نتنه دجی دولتی بینن دجی شیعتی جید بینن دجی خوشید بینن و جبروه هنده جواکا ایرانی ملت ایرانی جی بلکی زو به زو پرچه نبیتن حتی 2-3 محبران ها اسیانک پیک هاتبی و تقریبا 3000 انسان هاتن کشتن به دست وی رژیمی دیسا جی و ویجی گوت ایرو روژا نهیه نه روژا چه پروتستو نه در کردنه کرد باوریا خانادن نه اسرائیلی نه امریکا جبر که روژاوا دیتن پیش جوی خواه وکی دیجی حتی نه ایران نه امریکا نه اسرائیل نه ترکیه چه دولت همه که از بحثی کردان کرد لی چه کس بحثی مافی کردان نکردن یعنی امریکا نبیجیتن پشت مرجم هلوشاند و گوهرد کرد جیده ببن خودی فدراسیون اسرائیل جی تشتک ورنگی نبیجید یعنی چه وعدید من بو کردان بو بلوجان نینن جبروی هنده جی او ملتا زو بزو داخواست ناکن بکونه ناو شهر دا و اگر او شهر زیده بردوام بکد ویجی گوت یعنی 5-6 مهان قوات کردان نینه گل رژیم هنده ظالم شهر بکدن هم یعنی کرد خودان کلشینکوفه که یا کرد قوات کردان یا چکان نینه قوات کردان مظلومیا وان تیتن او 100 سال بندستن 100 سال زاروکین وان تین کشتن برا خمینی پهلوی پشت انقلاب خمینی و خامانه و حتی نه کرد بندستی وی رژیمی دا ظلمی دیتی و جبروی هندیجی شر و تکوشین و برخودان بو کردان مجبوریه لی شریک و نه کنوانسیونل کرد اگر خواه بخنه ناو دا بر عقل صدام چوانی حلب چی و انجی انفال کردین باشور کرن تهران جی جاوید خانام چی نیتن تهران جی اینی ظلما صدام کری تهران جی دیل سر کردان که جبروی هندی کرد مجبورن هشیار بن مجبورن جاور البنداوی هندی بن که رژیم تهرانی بیت سر قلپین سر یعنی گلک ضعیف بیت باشی کرد دکارن جبو حریم خوشر بکن کرد شهر اگر کرد تیکل ناوی شهرشی بن هک آرمان جکوانی های او جی روجلات کردستانی آزاد کردن روجلات کردستانی وکی دی کردان جاوی و نل آخا آذریانه نه یا عجمان نه یا فارسانه کرد تنی آخا خود خوازن لسر آخا خود آزادی و رومت خوازن باش نها کرد مازن ما بابو کال ما دبجن به دستک چپک ناهت لیدان نها باوریک دناورا همو او هیزن رجلاتا کرد او حزب آلین رجلاتا کردستان و هیزن اپوزیسیون ایران به تایبتی دگل کره شاه ایرانی ها دبجن به باوریک ناورا ما ده های ام نکارن نظام پیشاروجی چه بیت سر ما وکو شرکره که تماشات کن لی پیشاروش کانه چه بین سر ما خویان ناکه بو میناک دبیجن به بیرا ما کردان دا ناچه دبیجا سال 1930 رضا شاه پهلوی باب ناسیونالیست و نتوا کرد سمکوی شکاک لباجار شنوی به نمردی ترور کر شهید کر هروا برای ویجی لباجار تبریزه جوار آقا لحنبر وی که سال 1947 محمد رضا کباب او شاه کنهای ایران خواهد و شاه ایران بیناسد که لأوروپا مازم بویم اویجی پیشوای نمیر کردان قاضی محمد میدان چارچرا دگل حوالبند وی سیداره دار بکر دال قاندد کرد کرد بجن ده پیشاروجی هم دترسن ام رجلات کردستان ایران رزگار بکن
گرشاه ایرانه لدر و بالات بیت السر حاضری آماده و برهب به او یک دقازانجا حکومت آنها یا ایران ده آنجنه اگر پرسیار بومه بید از برسوای کرد بدم گره شاهد بیجید بابه من کی در هیلا بید از دویری بردوام کم ظلمه و فاشیزما سکولر یعنی تک فرق گره شاهر خمینی آنجی خامانه هیا رهیت و دریج نینن لامریکا دجید لی بو ظلم زوردایی دجی کردان گره شاهج دسلات نهاین تهران فاشیستره بله وک ویجی گوت سمکوی شکاک هات خاپاندن قاضی محمد دیسا اوجی هات خاپاندن و جبرکو تهرانی گوت بیوره هم ده ام با آخوان لی میدان چارچرا و کنجی زانن او وحشت لسر کردان پیکینان هر وها جرفکندی عبدالرحمن قاسم لو لویانای هات خاپاندن و باربارانه و هوانه هات کشتن نه چه گارانتین کردان نینن که او رژیما نهب هلوشید کره شاه بیت دمافین کردان دت نخیر کره شاه خوشی گوت ام چه مافه نادن چه کسی و هم قبول ناکن که ایران پرچه بیتن کرد نبیجنم ایرانی پرچه بکن جاوی کردان آخا کسی جی نینه کرد جاوی وانتنی لسر آخوانه و گارانتی وان جی نه کره شاهیه نه رژیما نهایه نه جی امریکا و اسرائیل تشتک دیجی ها یعنی سوریه جی عینی تشت هات جین باب بشار اسد حافظ الاسد او جی ظالم اک بیو دیکتاتور بیو ظلم لسر کردین روژاوایی کرن پشتی او چوک گری و هات عینی بردوام کر لی پشت بعض سیستم بعضی هات هلوشاندن جهادیستک احمد الشارع هات شونا هات سر تخت بشار اسد روینشت و اوجی عینی ظلم لسر کردان کر و لسر علویان و درزیان یعنی اگر که سیستم روجلات ناوین دا بو کردان جیانک به رومت و آشتیانه چنه بید آشتی جبو روجلات ناوین چه دولتا نامینید اوی گره که اساسا انقره و تهران و بغداد و شام باش بزانید یعنی 5 میلیون نفوسا کردان کرد 100,000 200,000 میلیون 2 میلیون نینه 5 میلیون کردن و مخابن لسر فاشیزم وان چار دولتان جی میلیونان کرد یک بلا بیه باجارین جیهانی و دیاسپورا گلک خورد و زیره که هیا کردان ادی کرد وکی سالین 1960 هفتیان هشتیان نینه دماکو او وان پایتختانه دجی کردان ایرشک دست بیکر کرد که ونه سکولانان و برسیو تازیب که ونه سر سینوران کرد ادی نا که ونه به حال کرد 5 میلیون زیرکن باوریاوان جی پچکان نهید باوریاوان خودی در کفتنا رومت آوان تیتن اگر که ترکیه تهران یعنی ایران و عراق سوریه و ادراک نکن مخابن بو ملت وانجی چه یعنی آرامی و آشتیه که ناچه بیتن و دولت در و هرتم امپریالیست ده لسر روجلتا ناوین لیستو کنوان ده بردوام کرد گره که او رژیمه ادی مافین کردان تسلیم بکن ادی دجمناتیا کردان بردن کرد دجمن چه ملتان و چه دولتان نینن کرد ناخوازن شرجی بکن کرد داخواز دکن به آشتیانه گل همه اولان همه گروبین اتنیک ناسنامان او به ناوخداجی کرد بو مافی جنان ایرو هشتی آداریه کرد همه هر چار پارچهان کرد ملتک هم ولات پاریزه
هم مافین جنان دخوازن ملتك سكولار جي ملتك مسلمانة لي ظلمي سر جنيجي ناكن حز ناكن بكن ظلمي سر جناري خوشي ناكن جاو سوريا چه کسی جناكن گرك دولت دي دولت هرمي وهي ادراك بكن باشا اساس مسألة اويا اخفتنا تراست اللي دراستي را او برانبر ما جنار ما در دور ما وصل نافكرن از بسیار از زانم و نافکرن لی از بهت بیجم حتی و نفکرن مخابن او شره و او آگره ناو مرگیت نابینا روجلاتا ناوین نابینا گلان و دینان و اولان ملتا یعنی مسئله اویا باش از بسیار که آراسته رزدار ولید چولی بکم ببرج دمک تو لسر هیل بوی بسیار ما او گلک جاران کرد گازنده اوی که کند بیجا خین و رندک جبوی کردان دست کفتو پیکنین جبوی وان یعنی هر جاران کرد بیا مرتالک زندی وکو خوشمیرک جنگاورک لی کسا کدن هاتیا جبوی درفتا جبوی خوه کدو عنیا کردان قازان جوار گرتیا گلو احتمالو اگر هيا او مترسي او قف لروجلاتا كردستان چه به روجلاتا كردستان بکاره به هر آوایه که سر بخواهی خراب گهینن لی دما پیش روج دا هندک آلین اپوزیسیون ایرانی بین سر ایشه بو کردا چه بکن؟ يعني من نري نامي والجور تجربه جو درباس بوجي سر روجاوا سر 14 ساله او تجربه بتر درباس دبن باشتی تنه ولات آوانا بن باشتی تنه آزادی جنایه و باشتی تنه جی هبونا مرو جنایه پاراست براستی دویگ هزک لکلک آشتی هب حتی گوگ مافی خوبه خوستکی خوبه دستکفتیات پیک بیدید به هزک هب او هز دیگر کی خورد به او هز جی نه تبو دایم دو وقت کته او هزایا ست سالیات ته یعنی دو گارتنی ست سالی دو گوگ چید بن گرک ام لگوری وی مرحله بن یعنی او مرحله گوگ هرم تمامتی ته گارتن سیاست دنیای تمامتی بالی کی دب داره گرک او هز هبه یعنی نه ام دوی گارتنی گوگ چید بن روجلات آناویده اگر ام بیش دست پیکر ج 2023 سیاده اب گارتنی گوگ دنیا تفدید بیش اسرائیل دی بیش امریکا دی بیش لیکولر وی دنیای تمامتی بیش به روجلات ناوینی نه او روجلات ناوینی نه کاغلو جمته ده و بچا وای به ام حاضر جیر گوگ جمته ده یا می 100 سال دیجی ام ویرگی در باز کن رنگ بندستی رنگ گوگ ام تو مدای بانک وار رژیم ها رژیم ایران بن یا سوریه بن یا ترکیه بن یا حتی عراق بن گوگ ام بانوان کن ام بیجن کا ام دست براتیه و دور درج بکم وی ولاتی به آباب کن باوری آمده هشمندیا روجلات آناوی نگیایی و هشمندیا گوگ به مسئله قبول بکه لی دبی زور زانه زورا گوگ سر وان رژیماجته اوجی مجبور دبن گوگ گوهرتنه که خورد چکن او زورا گفت بیجین زورا گوگ آنا ترکیه گوگ یک کسایت کی وقت دولت بخشلی ده آستا هری برندهی ده جیتیا کرداد دیروکی ده وقت وی وقت پارتیاوی گوگ گفت بین اوی باندا دسپیک گو بانکر گو گرک ام کرد ام وی پسکریک مسئله خوب چاره سر بکن نجبوش چاوی کردای رش ببراستی گو ولو بایا و آنا پیواجوی آشتیجی پیش کتایا حتی آستکی گواتا قبول کرن گو ولو بایا و دولتا ترکیه آنا دوی گوهرتنه گو چید بند روجلات ده و اب گوهرتنه اب ویره گو شو آبای کردستان چه بون گو تمامتی دسته ترکیه تیده بو شر گو شیخ مقصود دست بکر حیاق ده قد بيسو نه مه سكني بيسو مه ما يكيد جوج لفر سكني جوج وهبكم كجيك شيبون وهف قاسبه باختيار جوج سري كرداد هات تمامتي تركيا الدوين ابو دولتها جوج دعوه اشتيه بك اساس وينوي رنگينه زكايه دي اشتيه بك ام بيت بيش گوارتنه جوج شيد من روجلات انا بيد نه ممكن جوج كرد خطا كي نقر نه ممكن جوج كرد خدي هيز الراست از تبدید بم گوگ اب هزا هایی بکی نلگوری هزا ایران بیا و ترکیه بله ایراداغ نام نتویجی وقت گوگ هبه ام کارب دیپلماسیا خبلم بکن به نام نتویره به امریکا ره به کتیا اروپا ره
به هوالبند وینار تمامتی ام دیپلماسیا خو پیر علاقت خو پیر خورد بکن تکلیه خو پیر خورد بکن و جیم و چغه روجلات ناوینی نه دگل کی خورد بو وزن گرام به یعنی هبونا کرد راسته 45 میلیون کرد به کی زدی 5 میلیونی کرد روجلات ناوین يعني خوجياندن آستكي خستن آستانا بنا تويد خستن معادلانا بنا تويد جو بيوسته هلوا جير لازمه نام جود بري أنا مجو جو في مرحلة راسته رجيم إيراني نهاتي هالمشاندن وإيشك زيانة جلكي بزم بقي كردا جو أنا درباس بي لناي ومعناه جو رجيم إيراني برب كتني جيبه بكرد في مسألة قزاج نكش قر يعني كارنينش قر دباوري آمده اب مسألة حساسة وكرد جيانوي آسته يعني هزين كردية سياسي تمامتي اگر باشور بالروجلات به روج آواج تجربه کوي دیگه کی مزن چه بو باکورش خام دزانن باش تجربه کوي هيدي مسألة دي مثلا بو كنجي لازم به مداخله بك وقزنج بك يعني ما في كرت قزنج بك اسباب جيانوي آسته وجياي آستك حتى هالوسطى كردشي جياي آستك وهالوسطى ويش بو يكتفي مسألة دي يعني مسيرة كرد تمامتي بهدو بهاتي جريدان جبويش يس بيت بيشم يعني ادبيجم نممكن نقول خطأ سيامين حتى داويجي دوام بك ادبيجم و درفت التجاري كرد نده جو ريجيمك نو بيت ايران جاج نفده كرد بيرتك في ديالوج دي سر ما في خو سر كاتشبد وچنده يعني كرد انا وقتا كرداي دما كرداي جو كرد کارێکی گەلکی بەزن قەزەنج بکرد. باشە نەها ژیانە ڕۆژانەیە مرۆڤاندا هەموو تشت خراپ هەیە و خراپتر. پرانیا کوردان، پارا gelek ji Kurdan û heta spor û şareza dibare biyavê karobarên rojata navîn. Ez vê pisyara xwe arastê rêzdar Welî Çolî dikim. Dibêjin me got xirab û xirabtir heye. Kurd dibêje ya baştir ew e em pişta xwe be İsraîl û welatên Rojava girêdin baştir e. Çima? دبجه هم او ازمونا کنه حال باشور کردستان لحرم کردستان و هر وا او ازمونا کنه حال روجاوای کردستان هيا ام بخازن نخازن با وای که نه راست و راست پشتاخه ام به ولات روجاوای گریدن لو ما دبجه روجلاتی جی تشتکه وسا بکن باشتره پرشمره ده قطبوش می نمازان پرشمره نشمره از جاره که بسیار خو آراسته رزدار ولی چولی بکم هات دنگ من نه کرم کن بیت نه دم گاد کرم بله از بسیار خو دوباره بکم دجیانا روزانه مرواندا همو جاران خراب هیا و خرابتر نها گله کرد پرانیا گله کرد لسر و مجار هف نیرین کد بجن کرد جبركو ازمنا كونها لهم لباشوري كردستان كو هرم كردستان وهم جه روجاوای كردستان هيا بلا او لروج هلاتا كردستان دوباره بچوان دبجا بلا پشتاخه به ولاتن روجاوای و امریکا و اسرائیل و گرید ده او یک د قازانجا مدايه اخفتنا تل سر به مجاري چه کرم که من يعني از خوازم بيجيم يعني تجربه روجاوا بيجين امريكا خيانات مركرياجيا بيجين فرنسا خيانات مركريا بيجين دولة الدنيا ببختي مركرن يعني اب قلت نقل كي جي خديت باوري امد يعني ما بهبر ما اوكر ما كاركر ما شركر يعني هم بري ترولي بو بري داعش وتجاري امريكا جي تشارچوفا گوك شر ترولي دي يعني ديالوج نكياجي سياسات برنكي ما كاريبو حياة آستكي أم في بلقاه أم بهبدور خطأ ما أم كتن جوكا كي بهبدور سياسة ما بهبر خطأ كيد مشيا وحتى آستكي ما بهبر مشاند يعني وأم جبير نكنجي يعني شر جوك هيجي إيه جوك داويجي بسري روج آباد قومي أم جبير نكن قلنا رولا أمريكي بايا ونا هالوسطى أمريكي بايا راسته قال لي ما رابو هر چار پرچه قال لي كردستان رابون لي بريارا داوي امريكا بو يعني بيناش بير نكن بريارا داوي اكتيا اوروبا بو حتى اسرائيل جيبان دورا كوينا يعني رولا كويناني قال كي مازند في مساله بو سكنا شرد جبوي ام بيت بيجي يعني مثلا ام با راست اب رجيم هنا ايران هي ايران
سر 100 سالی دیالوگ و هف قاسه جریمه گو آنا کرن و کمکوژیک سر کردات کرن و اختیارات فردی گو کرن مافی کرداده و بصدا انسان ما اعدام کرن شنه قاندن و ترکیه جی عینه ولو مجازره گو سر کردات کرن سر 100 سالی و هم نگیان چه انجامی به دوره انجام گو هی گو هرتنه دروجلات ناوید چه ببین گرک ام تیده بن ام تنه بن ام نه حاضر بن تیدش خوبت شکیمتن نبی دمه گو ام نه حاضر بن و هزامه و رخصنامه نه حاضر بی شخوه چاقی امریکا جوی بیجه و تنه از دکارم جورت شتکی بکن مثلا اوه yani dvek em hazır bin em hebin hezame hebe û em biryara me hebe em xeta xwe jî diyar bikin û wê çaxê jî dîsî siyasa me digiye yekê digiye xetekê bevdûr xetekê dimeşe ji bo wê jî ez ticarî vêna nabêj ez bêjim qewatek navnetewî heyî hêzek navnetewî heyî ew hêzaya neşkestî gerek em tersî wê hêzê nesekirin projê navnetewî gogan em tersî wê nanesekirin demê gog destla داگرکری کردستانی اگر ایران به اگر ترکیه به اگر سوریه به بگینوی باوری گو هم هر جیانه کبش درباز کن و سیستم کبش به دور درباز کن بالی دموکراتیت ده بالی نناودیه ده ممکنه به دور او بکن لی ناین ویریه زوب زو ناین ویریه دوی زخت کب سروانه حتی به ویریه باوری آمده امریکا و اسرائیل حتی ویجی قبول نکن یعنی اپ پروژه ترسی هفدونه پروژه آشتیه گوک ترکیه پیوراد بویه واق ایران جبان دکه دو بو یعنی بزشکیان سروک ایران گود گو امجی روشه که ایران مشینن گو روشا پارزگاه ها یعنی میوه مشینن گو تایبت مدیه پیکاتا د ایران بی پاراستن یعنی دولو هات گوتن د سوریه ولو تی گوتن عراق شرق فدرال آنان بالا خودینی بچاوا بشه عراقی بچاوا دجی کردستان عراقی yani beri ve sekirin. Jbowe ew em xeyara me a Kurdat baweriya me baweriya gelek ad evnerîne. Xeyara me Kurda be hêza navnetewî reyî hêza gog ana ew ser erdî. Bale. Kurd dibêjin bêşer nebe dijmin nahê rê. Straneke pir xweş ye Kurdan em. Niha ez ê pisyarê arasteyê Rêzdar Erfan aktam bikim. Demeke dûr û dirêje هیزن کردی به تایبەتی ئەبێن کو گرێدایی پەکەکێنم دەبێژن براتیا گەلان بژی براتیا گەلان ما بە چاوێ خەدیت هەندێک ژیمە کوردان ژی پەرچەکەژی دەبێژی براتیا ئومەتی لێ نەها بەبیر و باوەرە وەدا نەها دەما وەیەکی نەهاتیە نە براتیا گەلان نە براتیا ئومەتی بژی براتیا کوردان نەها ئەو یەک گەلۆ یێ وەکو کۆریدۆرێک دەربازۆکێک ji بۆی پێشەڕۆژە کوردان نیشاندەر ببە یان نه از بینی براتیا گلان نه فانتزیه که کردین شنگالی به دست جیران خواهاتن قتل کردن که چو جنین ایزیدی به دست جیران وان هاتن رواندن و هاتن فروتن کرد نابیجن جیران ما و عرب و فارس و ترک پر حجمه دکن و امجی گلوان آش ببن کرد دبیجن گره که ام آشتیک ورنگ رومت آوا بکن که جیرانی من نبید دجمنی من و جبروی هندیجی بو کردان آزادی چند پیوسته پاراستن جی هند پیوسته کرد خدا مافداری همه تشتنه کرد مافدارن که کردستان اک آزاد رزگار بکن کرد مافدارن فدراسیون اکی آوا بکن کرد مافدارن گل ملتین در دورین خوشی به هفره بجین مدل ام دکارن سر مدلان نقاشان بکن باخون گوت بیجان بکن لی اساس مسئله نه اوه یعنی کردان حتی نه به سلوگانا براتیا گلان چتشت وندا نکریه کردان حتی نه گوت با چند بلا یعنی و 100 ساله بلا پکیکی 50 ساله گوت با بمره براتیا گلان دیسا جی تشتک بو کردان نه فرقک نه چید بی حتی نه کردان به ریا دیپلوماسی ریا زمان آشتی خوازی پیشوه چونا کردان ممکنه یک یا دوی بلی راسته نها گلک هیزین کرد حزبین کرد دجمناهی گل خواه دکن گل دجمنی خواهی اصلی ناکن و راستیا کردان هم وی بیر نکن گلک براکوژی ما چوان چی بی یعنی گره کرد جوان وان درسانه پل گریتن بگمان
پاراستن و آزادی کردان ری هری مازن یا هری پیشی اوه که کرد ناخود آش ببنه برای هفدو و پشت قاوتک هلگرچی کرد دجمناهی چه گلان ناکن کرد بیجن ام گل همه ملتان دکارن آش ببن ام نه دجمنی جهیانن نه دجمنی عربانن نه علویانن شیعیانن نه جی سنیانن اوه ریک خراب نینه لیه یا خراب گوتنا کردان نینه یا خراب دولت و جیران کردان نیری نوان یا دجی کردانه اوه سوچه کردان نینه کردین کرد نه بوچه بتون جیهان به ریزداری نیزی کردان بن جبر که همه که زانید کرد ملتک مدنیه کرد دجی چه ملت و چه باوریان نینن یعنی اوه قواتک پرمازنه یا تشتک داویجی بوه بیجم و اگر وقتی مه بیتن نه بنیرن پروسه او آشتی دبیجن یعنی بو کردان خاپاندن و چه کرد چه تش دست نه هلگرن فلان بلکه خاپاندن بیت اما بنیرن کردین باکوری کردستانی اگر او پیواجوه نبانه هل کی جان مرحله بی یعنی ده چه دست خواه خسته بان جبو شهر اوه 50 ساله شهر چی بی گلک فداکاری و فدایی چی بین میلیونان کرد بینن پنابر نابینا یعنی کردستان باکور چون روژاوای ترکیه و دیسان یعنی کردین باکوری کردستانی از میناک ام زمان خوی وندات یعنی جسر تاثیر پولیتیکای آسیمیلاسیونی پروبلمیت ما پر زیدنه لی او پروبلم سدم اوی تنی او نینه که گل پکیکه و گل دولت دیپلوماسیه که پیک ود بتن بلا اویجی بکن یک بلا کرد هیزین کردان هریما کردستانی حکومت کردستانی سروکین کردستانی بلا دیپلوماسی گل امریکا بکن بلا گل اسرائیلی بکن اوها پرسگریک نینه نها بنیرن گره شاهه چه لشکرین وان دجی تهران شرط کن وان نه تک مرووک گره شاهه درکت یا چک یک هلگرتیه دستی خوال تهرانی دجی رژیمی شرکریه حتی نه و نه روژه نخیر او لامریکا درونشتنه و دیپلوماسیت کن و خودی و خودان ایرانی بینن برای دیپلوماسی فلان بخواه جیه که چید کن چما دیپلومات این ما کی دارینه ام بوچه دماغ و بحثی کردان کن تنی کرد و کلشینکوف و شهید دینه بیراوان و بیرامه بوچه ام همه جاری بو شهادت هنه از وید بیجم از نابیجم شر کرد بلا شر نکن چه جارجی خانه پاریزن نخیر از زانم روجلاتا ناوین معنا جگداری چیه معنا کلشینکوف چیه کرد همه زانن لی دیگره که کرد نبنه تنی شروان ببنه دیپلومات و ببنه سیاست مدار ناوا جیهانی نه گره که اروپای حتی امریکایی صدان دیپلومات این کردان باشور باکور روژاوا روژهلات صدان بلکه هزاران هر نفرک این که دیاسپوره و دیپلوماته که کارمندی کرده با کار کرده با و خبات کرده با مافی هم روژاوا نه یعنی هریما کردستان و باشور شیل بن گفین تهرانیه یعنی هم ویج بیر نکن تنی نه تهرانی بغدای جی جبو پاراستنا کردان دیپلوماسی جی گلا گیرینگه از بیجم گره که کرد لسر وی خالی جی باندورا خواه زیده تر بکن اساس گوتنامن اوه باش از در درجه های آخفتنا جناب ترا از کار موسا بیجم چک و پینوس حوالبند و تمامکاری هفدونه از بسیاره که جی آراسته رزدار ولید چولی بکم لباجار قامیشلو که گله کس دبیجن اگر جنگ او جنگ امریکا و اسرائیل و ایران و هیدی هنده کوالیسیون حوالبند این وانشتین انا میدانه با آوائی که راست و نه راست اگر هر ببی آوائی بمینه وره راوستاندن اوه سرکفتی وی جنگی ایرانه آخفتنا تجبو سایه يعني
اساس گهرتنا او تشبه يعني شر في شر تشبه سر يعني هيزا جوج هي بس هيزا امريكا اسرائيل انا يعني كيف زيدا انا اسرائيل وامريكا تشردنه وايران جي وكم دزانن يعني ترسانا كوي هبو يعني صاروا خويني بارستي بون درونه ويبرن مثلا او دسكيوي هن يعني دسكيوي جوش درفن مثلا حزب الله هنا حشد الشعبي هي اليمن هنا يعني ايران بتريزا خو سربان آبادك ابيز جي هاگر مرو يعني او شوبيني شر دس بيكا شر شوبيني هيدي تي خياتي ديار كرين يعني نا دول او لبناني يعني ضاحية جنوبي شركي مزن بريوانات يعني اسرائيلي شركي مزن دار خص درامبري حزب الله حشد الشعبي جي ام دبينن يعني يعني وقت ضغطك ليه تكرن هم جالي حكومتها عراقي دريا امريكا وهم جالي بان اف سني سوريا فصيله سوريا بغريداين خوياي او شي هزا خو علي وام دبن يادن اگر ام سر مثلا چکه ده ام نقاشه بکن اف مثلا چکه جي ام بين روبرو كيمتر دبه يعني نها دو بو بزشكيان تدي دا ديار كر وك داخياني كدا جو يعني ام ليبورين اخذ خواز دولت در دوري خو ام نما شروان دكن نما يعني ام تانغ وتوباب عليوان ناشين يعني ام افهم كر يعني مفهم كر كو نجبو يعني وقت او دخواز كو شرب سكدي نولو دباوري امد بيم تشكاوي نماي او دخواز تشكاوي كو هي يعني ضعيف دبي تشكاوي ضعيف دبي نامينه او تشتي كو هي جمعيات خواز راست هم جالي كده شر اسرائيل يعني بارجه اسرائيلي خينه امريكي خينه و باراسدا خو بيبكه ادورد اگر نهر جاده يعني هزا ايران بيجي في استي دباوري امد بيم افشر دريج ناك يعني افشر ايران و دريج نك تشتي جو ايران دي جو تشي بي خيرات جو بيشيه تشدي يعني دي بيشيه ايران تشن كاغلو اب ريجيم شان وشيا و كيتك شونا في ريجيم ده افجي برسه وشندري في ريجيم دركبه يا وجدر به ناوا بحثا رضا بهلوي كر اف انسان يعني ترامب لنا خوتي دا جو از كيف عم جيرتي يعني از خوازم جو او به لي بيتر از وهل بجيرم جو غرك سروك ايراني غرك جندري ايراني بنجدر به يعني تي ديار كرم جو او جناهاتي هل بجارتن وك امريكا وك اسرائيل ونا جناهات بجير وايران ملت ايران جي تجربه وان بير هي في مالباتر جو قبول ناكن بربو باوريام دزبيجي ممكن ائتلافك ايراني تشيبو يعني او ائتلاف وقت لو العراقي تشيبو ممكن الايراني جابا تشيبو بوغ همو بكاتن ايراني تد بشدار ببن وحكومتك ائتلاف اشخور شيكن ناف خود شيكن وفي هواي درباس كن يعني ايران وب كريز درباس بي يعني لي او نو كريزا وقع سوريا قبل بيجي ديس بينافت قريب يعني امريكا تخوازي اگر او بكسرائيل بتخوازن دوسيا ايراني زو جارسل باشه نها قال لك هست بجن امريكا واسرائيل وهفالبندن وان بمجبوري او جنگ دانا دست بكرن قالوا اخفتنا تجهر لسر في مجاري اباكو ادي تشري لبيشيا وان نمو لما او شر دانا دست بكرن يعني دريت بيشيا ايراني نا اگر مرول نرينك استراتيجيك لي بنره دريت بيشيا ايراني ايران ريال پیشیاوی آیا کمین آگ با اشتیانه درباس با اگرک دوسیای نووی و آ صاروخ بالستی و آوان دستک خوی شیعی و پروژه خوی شیعی بتمامتی دانیا کلک که وقت دولتک هرمی نورمال يعني سياسة أخو باراستنا خاكا خوي سياسي كربايا وبير أواي درباس كرايا أدبي مياب شرايا ونقومي بايا يادن ونقومي بايا لإيران جوي زعيف بايا يعني دولتك زعيف بايا يادن لبيشيا إيراني جو في مسألة تبابتيش دفجة برند وشخوا أبايا وكاب دزانم جو إيران يعني هبونا إسرائيل أويد كاستهداف ذكا إسرائيل أشكرت بيجي دبي يا أزم يا إيران دبي خاكي دروجلات أنا بيد أف دهزي دس يعني دبي وقت دبي دس سري وقت بروشة كده إدارة نابي يعني إسرائيل بيجي قبول ناك وشخوا دزان أول بديا أمريكا وإسرائيل أول بديك شو أستي أمريكا شكرتيا ويناتكو ويادن أمريكا
لإيران تخيل نتنج بو إيراني يعني شر هاري مزن أساس دو إيران بسيني ري يعني أف خط تجاري إمداد تجاري آغازي مثلا خط تجاري جوجهن مثلا يعني طاقة بوان انرژی ويب جريدايبل أمانات تمامتي يعني أمريكا بش كسرى الصين دستي خداتي نسر وقبسر كتش خاصيجي قد يعني شركي بلكي فرترج آستا روجلاتا نافين وش بقولوش بيجم أفشر بيتر هات البجارتن جالي أمريكا وإسرائيل باش من لسر مجارة آبوری را وستن که چبیا و گرینگیا هر جنگی گرینگترین شد که تیتا برچاف کرن خالا آبوریه لسر به مجارة امه بسیاره که آراسته رزدار عرفان اکتام بکم گلو هر بکن زانند دمین چند روژن بهوری دام جبر که او ایرش لسر پالاوگه و پارزنگین ایران هیا او بنگین پترول ایرانه نهاجی دبجه هر جنگ قازانجا هندک بالاتان تیدایه و هر با ضرر هندک بالاتان یک جوان دبجه قازانجا ولاتک روسیا که دمین بهوری دا حوالبند سرکه ایرانه بیا حتی او بنگین اتمی بتایبتی یا بو شهر و نتنز و عراق لجیر دستلات و چافدریا روسیا دا بریود چو لی بسیار سرکه اوه نها روسیا جبر بازرگانی پشتا ایران بردایه اگر هاتو او دور پیچو امبارگو لسر ایران بمینن و دمه نفتا زیدتر یا روسیا یک کریار وان پیدا ببه آخفتناتا جهر بسایم خودی از روزنامه وانک فقیرم و از وان تکیلیانه باش نشیم شیروه بکم نشیم بیجم لی راستیه که اوه هی روسیا اوه زوده کفتیه کورا اوکراینای و وکی بری رولک مازن چنینه تشتک دیجیه هی دماکو امریکا امبارگو دانال سر ایرانی ایران نفته خواه فروت چینه و چینجی به ارزانی فروت چینه و ایران دماکو امبارگو دانا سر دجمنک خواهی پچوک دجمنه خواهی هری مازن دیسا قاوت گرج برکو چینه او نفت و پترول به گلک ارزانی ایرانی شیا بکرید عینی تشت بو روسیایی جی ویا بو وکی دی یعنی از تکیلین آبوری وکی میجی گوت بریجی گوت از نزانم اما روسیا دی وکی چوان که سوریه درکت از نباورم بزوریت ایرانی جی دی روسیا وکی بری روشلاتا ناوین اکتورک سرکه نینه باشه اما بسیاره که بباره آبوری من جناب تکر از این بسیاره که سیاسی دیسا آراسته تا بکم که نها دبیجن او پروسا او پیواجوی آشتی کن باکور کردستان ترکیه هاته بود دست بکرن کاربدست ترکیه چاورین کال روجات کردستان چه ببه جبر کو دبیجن یعنی او بر چاورونیا کس نشد این کار لی بکم کاربدست ترکیه او چند ساله چاوی خبردان پارزگاه تبریز زنجان اردبیل آنکو کردی جرا دبیجن اردبیل و هندک قزوین و هندک جی بشک جی پارزگاه اورمیه گلو روشا روجلاتو باکور کردستان باندور لسر پروسه آشتی یه هبه آن نه بگمان یعنی نیرینا ترکیه یا که با روجلات کردستان چوانی نیرینا ترکیه و اپراسیونا و یا روجاوای کردستانی چوانی باندور لسر پیواجوی ترکیه کرده نابینا 2014 حتی پشتهنگی او مها چوی جی دیسه او اپراسیون هتشی یا دیجی روجاوای کردستانی ام دزانن ترکیه جی ناوی اپراسیونی دا بو و حتی هنده جیهان دا ترکیه شام دا زوری کل سر کردان بچید امید زانن بگمان تاثیراوی چی بو یعنی او بیواجو خلاص نکر اما هجانت بچک هجانت نها ترکیه اگر که دجی روجلات کردستانی جی عینی تشت بکت و گل تهران پیک بید آنجی گل اسرائیل و امریکا بیجی تیورن از دی آلیکاریا و دم بو اپراسیون ایرانی هون پشتگیری کردان نکن اگر که ترکیه وی بکتن کی بر عاقل جی
و وقت بگومان پیواژوها ایره جی دید گلک زرارک مازن بینید بلکی جی پیش و نچیتن جبر وی هندی جی اساسا وی گوی مگوت گرک دولت این حریم ایدی پولیتیکایا دجی کردان نجات پرست بردن گل کردان اگر که یعنی از دی مافی روجلات کردستان از نخوازم کردین ویری چه مافدار بن نخوازم باشورجی لی از دی ناو خدا گل کردان آشتیه که کم او ممکن نینه بلکی بکارن گل پکیکی پیواجوی که پیش و ببن بلکی کی شخوا اوجلان جید بیجیتن دیم دخواز نکن ریا چکان تکوشین خواه بردوام بکن هم دخواست کن سیاستی بکن بلکه او مرحله بردوام بکتن لگل کردان آشتیک کردین باکوری کردستان آشتیک به ویره ممکن نینه اگر که دولت ترک گل کردین روژاوای یم باشور این روجلات دجمنی بکت ناخدا جی نشید گل کردین باکور جی آشتیه که آوا بکتن آشت یعنی ادی دلی کردان هر چهار پارچه آن دلی کردان بو هفدو دسوجیت یعنی چه کرده با کرنا بیجید چه کاری من گل روجلات کردستان آن باشور آن روجاوانی نه دماکو دفنا خوینج دفنا کرده که لباشور آنجی با روجلات آنجی روجاوا هات خار کردین لیره عجز بن و نرحت بن یعنی دی او عینی تشت از بیجم بوویجی و یعنی انها هن باشوری کردستانی نه میوانی و روجاوای کردستانیه از و باورم باکوری کردستانی دماغ کردان نخوشی جی هنجی نرازید بن یعنی دی او یکتیا کردان یه آوا بی اگر که دولت ترکیه داخواست بکتن او بیواجوه ایره باکوری کردستانی سر بکوید و پیش و بچید و پکه که چکان بردت آشتیک آوا بیتن گره که ترکیه نیرین خوایا روجلات کردستانی و باشور و روجاوایشی بگو هرید وک بید بیرا و 2017 دما که باشور کردستان چویا رفراندومی احتراز هری مازنج بغدای زیدتر ترکیه کر اتشتک و هماد بیت ما اوادی دید قبول کرن بله از بسیاره که داوی خواه آراسته رزدار ولید شولی بکم یکو حتی وی گاوی حتی وی کلیه نتوا کرد ما باستم به تایبتی آلین کردین باشور کردستان جی هر وها روجلات کردستان خواه وکو به آلی نشان دانه و دراستی داج هر وصایم نها اگر هاتو ولاتن کنداف ولاتن عرب کنداف یعنی خلیج فارس انکو کردیا راست بیجن کنداف و ایلام و هر وا پاکستان و افغانستان آلی دن و هر وا ولاتی وکو آذربایجان و ترکیه با اوای که زمینی و بجایی دستی بردان دو کاربارن ایران دا کرن یالا ویدمی به آلیبونا کردان ویدمی وکو خوکو جیگ ناهی تهجمارتن بگومان ناش خواه تشتی بترسیه گوگ هنه اوی یعنی بترسیه گوگ هن گو او ولاتانا فرن دستکی خود ایران ده یعنی مثلا آذرین بلوشن عربن يعني وك عرب وك هوازا وك هذا ممكن تبدا فيك شيء فارس شخوا امتزانه وك تيارك اي او يعني بالي فارس هذا وك نتو وك يعني شوي بيتر جريداي بالي تو برستيه دي بيتر وك فارسي نتوا فارسي بيتر ويل دي بجير يعني بالي يعني ايرانيات نار فابايا قش بخطرين براسي ما ترسينه یادن حتی باشه کردی جیم زانگو گب زانگو یکتی هی یعنی یکتی کردی چه وید نا پارتی کردی که مانی آنا بونی 6 پارتی سرکه گو اواخوا یکتی اخوا اشکره کرده نه گو اب خوشی گو کار به دوام بک یعنی ام بوه بیان گو اوایات نه هجاندن و دوام بکند به یکتی چیم کی تجربه گو هنه تم دایم د مثلا نل هفکرنا کرده آنا تجربه روش اوا گو در واسمو براسیج دیروکی بو یعنی یکتیا کرد یک هلوستیا کرد لسر روجاوای کردستان
سر آستا هر چار پرچه کردستانه و ولات غربتی شی کرده گل اروپا به اجدر بی اروپا به تمامتی هالوستا وانیک بود برابری بینا ابایا گل کی گرنگه یا هری سرکشی گو دیپلماسیا کردی استبلی برز عرفان دبم گو دیپلماسیا کردی گرک برنگ کی راست و دیار برنگ کی دیار دیپلماسیا خو پیش خینه و چاغید به کار به برانبری بیشتم کی نقطه گو ضعیف خالص ضعیف دندره وان دولت هذا اساسا اگر ترکیه بگر ایران بو من بشک دولتین عربی جی اگر ابن خالص ضعیف گو سر 100 سالی دستلات دارانه تو پرستی کار آنینه و بسر نکتن مرحله داوی جیان آوانده جیان دولت آوانده مرحله داوی گوبون کلم برانبری دنیای گشتی یعنی برانبری سیستم دنیای آنو آگو بسینور کاری خود که بسینور سیاست خود که بسینور آبوریا خواه کارتینه به تمامتی آنا اف دولت نما امبری ویدان سکرش بوه اف عمله بهتر آلی کردایی گو یعنی گوهرتنه گو چه ببین روجلات آنابینده گو کرد بهتر جوان دولتان بهتر مؤهل بهتر حاضر گو بروش یعنی رنگ کی روجلاتک نه با آنی کی گو کار بتید بشتار بده و تید دوام بکن بله گلک سپاس جبوی هر دو مهوان ما گلک ریزدار گلک آخفتن و بسیار مابون لیدم ما تیروی که ناکم ام بهوین روژن آزاد لپیشیا مبن ریزدار عرفان اکتان کو روزنامه‌بان و شروعکار سیاسی بوله بازار از بارم انقره دگل مدابو و هر وام ریزدار ولید شوریک وکو اندام ناوند فراتیا لیکولین استراتژی بازار قامیش لود لروجوی ولات دگل مابو امی دربازی باشور کردستان ببن بازار رانیا کلها برخودانه ریزدار رامیار جمال کوبک و ماموستای زانینگه و هر و پسپور پیوندین در وی ولات و کاربارن روجات ناوین دگلمه ریزدار که رامیار جمال تو بخیر هاتی سر چاوی من زور سپاس خوشحالم لگلتم سلاوتان لبید هر بجی و هر ساغ بی گلو نرخاندنا تا جبوی وی جنگی کو او نه روجا هاتی دست بکرن چیه کرم که و فرمو زۆر سپاس سڵاتان لەبێت ئەم کاتێتان باش ئەم کاتێ ئێوە بینەرانیش باش لە ڕاستیدا جەنگەکە پێینە نۆمین ڕۆژەوە لە سەرەتادا سەرکردایەتی ئەمریکا و خودی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتی ئێمە ئەم جەنگە بۆ 4 ڕۆژ درێژە پێدەدەین بەڵام دواتر کە مقاومەی لایەنی بەرامبەر کە کۆماری ئیسلامی ئێران بوو بینرا و ئەوان بە زاراوی کوردی بڵین دەستیان کردەوە وتیان ئێمە جەنگەکە بۆ 4 هەفتەی تر واتە بۆ مانگێک درێژ دەکەینەوە ئێمە چەک و ئیتیفاقی باشمان هەیە ئێمە دوودڵ نین لە هێرشکردن بۆ لایەنی بەرامبەر کە وڵاتی ئێرانە جەنگێکە کە ئاسەواری زۆر خراپی هەبووە جەنگێکە وەکو کە خودی ڕبەری باڵای کۆچکردوو هەمیشە ئاماژەی پێدەدا کە ئەگەر بێت و هێش بکرێتە سەرمان ئێمە ئەم جەنگە فراوان دەکەین و هەموو ناوچەکە دەگرێتەوە و بەداخەوە هەرێمی کوردستانی گرتوتەوە پارێزگاکانی هەولێر و سلێمانی گرتوتەوە هەندێک شار و شارۆچکەی تری گرتوتەوە جەنگێکە کە هیچمان دڵمان پێی خۆش نییە و نازانین داهاتوی جەنگەکە چۆنە و بەرەو کوێ دەڕوات جگە لەوەی کە تا ئێستا ماڵوێرانی و بەداخەوە شەهیدێکی لێکەوتەوە بۆ هەرێمی کوردستان و برینداربوون و کوشتنی سەدان سەرباز و خەڵکی سیڤیل لێکەوتەوە لە هەموو وڵاتانی با بڵێن لە هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیلیش باشە نەها تشتێک جێهەی پێکەنینەیە یعنی کاردەستن ئیرانی دەدەمێن بە هۆریا دەبژن هەر دەمێ هەر جیهەکی ئێرش هاتە سەرمە ئەمێ ئێرشی وان داران بکەن بۆ مینەک ئەو وڵاتن کەنداف لێ باشووری کوردستان هەرێما کوردستانی خوا وەکو بێئالی نیشان دەدا هەردوو حزبên سەردەستên باشووری کوردستان بێئالیبوونا خوا نیشان دەدەن لێرەجی çe mûşek û dron û firoka arasteyê Îranê nehatiye kirin gelo ew yek ne cihê pisyarê û şik û gumanê ku bi rastî ew hêcet û mahaneyekê digerin da ku vê ezmûna başûrê Kurdistanê jî nemîne بەڵێ بێگومانەوە پرسیارێکی جوانە ینی بۆچی دەبێ هەرێمی کوردستان هێرشی بکرێتە سەر بۆچی دەبێ وڵاتانی تری کەندا و هێرشیان بکرێتە سەر لە کاتێکدا ئەوان بەرپرس نین لە هەڵگیرساندنی ئەم جەنگە بەڵام ئەوە دەمانگەێرێتەوە بۆ خودی چەمکی پەیوەندی نەدەوڵەتەکان خودی سیاست بۆ ئەم پەیوەندیانەی کە ڕێکخراون بەرژەوەندی ئەمریکا لە وڵاتانی کەنداوە تەنانەت بەرژەوەندی ئەمریکا لە هەرێمی کوردستانە لە عێراقا ئێرانیش خۆی سیاسەتی خۆی بەو شێوازەکە پێی خۆشەکە پشێوی دروست بکات پێی خۆشەکە
ئەوەی کە لە توانایدا هەیە بیکات و پێشتر ئەویان هەروتووە هەرێمی کوردستان هەرێمێکی لاوازە بەداخۆ ئابوورێکی لاوازی هەیە پێگەیەکی لاوازی هەیە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو جگە لەوەی کە دژمنی دەرەکیمان زۆرە خۆی ینی بەڕەکەی ئێمە بۆ خۆی تەنکە تزاوی ئێمە بەرگەی ئەوە بگرین کە وڵاتی ئێران یا بکەوینە بەرداشینەوەن وڵاتانی ئێران و ئەمریکا بۆیە ئەمە خۆی سیاسەتە ئێران هێرش دەکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە بەرژەوەندی ئەمنیەکانیان بەرژەوەندە سەربازی و بەرژەوەندی ئابوووریەکانیشیان لە ڕابردوشدا هەروە بۆ چەنانە جەنگە جیهانیەکانی جەنگی جیهانی یەکەم جەنگی جیهانی دووەم بۆ منە ئەگەر دووەمیان باسکەین جەنگی جیهانی دووەم بەهێرشکردنە سەر پۆڵەندا دەست پێ کرد بەڵام گشت وڵاتانی ناوچەکەی گرتەوە ئەمە ئێستاش هەرڕاستە وڵاتانی کەندابا وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا ناسراون بەرژەوەندی گەورەی ئەمریکا لە وڵاتانەدا هەیە و ئەمەش بەڵێنی ئێران بووە کاگەر بێت و هێرشی بکرێتە سەر ئەو کاتە گشت بەرژەوەندەکانی ئەمریکا دەکاتە ئامانج بۆیە ئێمە ناتوانین کە بڵین پارێزراوین لەم جەنگە بەداخەوە یەکەمی شەهیدماندا بریندارماندا وا کارەبا هەرێمی کوردستان کەم بۆتەوە لە هەمان کاتدا دیناری عێراقی بەرەو بەرز بنەوە چوە تێچووی ئابووری بە هەمان شێوە هەیە هەڵاوسان بەرزتر دەکاوە لە هەمان کاتدا جوڵی ئابووری لێرە لە هەرێمی کوردستان کێمە باسەکەین بۆ ئەمە گرنگە کەم بۆتەوە چالاکە ئابووریەکە کەم بوونەتەوە بێبازاری بە هەمان شێوە دروست کردووە ئێمە هیواخوازین کە ئەم جەنگە هەرچی زووترە کۆتایی پێ بدوە لێرەدا بوەستێت ئێمە هیواخوازین ومێدەوارین کە بەرەو خراپتر بوون نەچێت چکە ئەگەری خراپتر بوونیشی هەیە باش نها دونالد ترامپ سەرۆکی ئەمریکا چەند جارێک و جارە هەری داویە دەبێژە ئەم بە تو ئەوەکە گوتوبێژان پێک هاتن و ڕێککەوتنان قبول ناکەن گەرە بێ شەرت و مەرج ئیران خوا ڕادەستی مەبکە گەلو ئەو ڕادەستکردن بە چه ئەوەیەکە نرخاندناتە بۆوەیەکی هەیە خۆی دەزانی ئەمە پرسیارێکی جوانە من وەکو لە سەرەتای بەرنامەکەشدا کە قسەکانمان دەست پێکرد باسیەوەم کرد کە جەنگەکە خۆی وا دانرا بوو خوتی سەرۆک ترامپ وتی بۆ 4 ڕۆژ ئێمە لەوەین بەڵام سەیر دەکەیتە ئەو نۆمین ڕۆژ سووە ئەم جەنگە ئەگەر درێژە بکێشێت کە پێمان وا درێژە دەکێشێت شارەزایان لێکۆڵەڕان پێیان وا درێژە دەکێشێت ئەم جەنگە درێژە بکێشێت هیچ باش نیە بۆ جیهان هیچ باش نیە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستادا نرخی وزە لە 150 بەرز بۆتەوە بۆ منە گازی شل لە 150 بەرز بۆتەوە بۆ بەریتانیا ئەم جەنگە جەنگێکی نێودەوڵەتی ڕاستە تا ئێستا هێرشی ئاسمانی تیادا بەکاردێنرێ بەڵام وەکو جەنگێکی نێودەوڵەتی وا چکە تێچووی ئابووری جیهانی هەیە سەرکرداتی ئەمریکا ئێمە پێمە وا کە هەڵی خوێندنەوە بە هەڵە خوێندنەوەی کردووە بۆ خودی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و بۆ ناوچەکە ئەوان پێیان وا بوو وەکو چۆن لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا توانیان کە سقوط بە ڕژێمی پێشووی بەحسی عێراق بکەن دەتوان بە هەمان شێوە بۆ ئێران ئەوە بکەن بەڕێزم ئێمە لێرەدا وەکو لێکۆڵەڕێکی سیاسی وەکو چاودێرێکی سیاسی ئەو قسانە دەکەین پێما وا کە ڕوخانی ڕژێمی ئێران بەم شێوازە ئاسان نییە ئەمە وەکو پیاسەیەکی کۆڵانێک نییە من پیاسەیەک دەکەم و هەندێک هێرشی ئاسمانی دەکەم و یەڵاتەوە نەخێر ڕژێمی ئێران ڕژێمێکی چەسپیوە ڕژێمێکی مەسهەبیە ئەمانە کەسانی بە تێرمە ئاینەکە بڵێم جیهادین هەموو شتێک دەکەن بۆ مانەوەی خۆیان خودی ڕابەری پێشوو 22 مانگ واتە 22 چەند ڕۆژێک پێشەوەی کە هێرش بکرێتە سەری هێرشی ئاسمانی وتیوتی کە دوو جار وتیوتی ئەگەر من کوژرام ئێوە هەموو شتێ بکەن بۆی کە ڕژێمەکە بمێنێتەوە هەر کەسێکتان کە کۆچی دواییەتان کردیا بۆ منە پێکان لە دوای هەر کەسێکتانەوە 4 بەدیل هەیە واتە 4 جێگرەوە دەبێ هەبێت بۆیە ئەمانە کۆڵ نادەن ئەمانە بەردەوام دەبن و من شتێکی تریش بڵم ئەم جەنگە جەنگێک نییە کە ینی بۆ منە هێرشی زەمینی تیادا بەکارهێنرا بێ ئێمە کاتێک کە سەری مێژوو دەکەین سەری جەنگەکان دەکەین یەکلاکردنەوەی جەنگەکان بەهێرشی زەمینی بووە ئەگەر ئێرە وڵاتی سووریا بێت ئەگەر عێراق بێت ئەگەر شوێنێکی تر بێت کە سیستمەکان سیستمێکی نادامەزراوی فشەڵا ئەتوانین کە بڵین ئەوە ئاسان دەبێت بەدیهێنانی ئامانجە سیاسەکان بەڵام من پێم وانییە ئەمە بۆ ئێران ڕاست بێت کە وتم ئێران وڵاتێکی خاوەن دامەزراوەیە وڵاتێکە کە ئەزمموی سەربازی هەیە ئەزمموی جەنگی هەیە 8 ساڵ لەگەڵ عێراق بووە خۆی بەدەستەوە نەداوە وەکو پێویستی ئەمە وەکو ئێمە تەنها مۆزوعەکە وەکو خۆی شی دەکەینەوە بێگومان وێرانکاری زۆر لە وڵاتەکە دروست بووە بێگومان خەڵکی زۆر تیایدا کوژراوە بەڵام ئەم خوێندنەوە هەڵەیەکە من هەندێک هێرشی ئاسمانی دەکەمە سەر ئێران و ئێرانیش خۆ بەدەستەوە دەدا نەخێت بەم شێوازە نییە لە ئێستادا ملیۆنان دۆلار تێچووی ئەم جەنگەیە بۆ ئەمریکا بۆ ئیسرائیل و ئەم جەنگەکە درێژە بکێشێت گەروی هورموز بۆ منە کێسا داخراوە کێشەی زۆری وزەی بۆ وڵاتان دروست کردووە کێشەی زیاتریش دروست دەکات گەلی ئەمریکا ئەو کاتە دەڵێن ئێمە لەگەڵ ئەو جەنگە ڕازی نەبووین پرس بە ئێمە نەکراوە لە ئێستادا هەڵاوسان هەیە لە ئەمریکا هەڵاوسان هەیە لە وڵاتانی هەموو جیهان ئەڵێن ئێمە بۆچی ئەم جەنگە بکەین ئەو کاتە سەرزەنشتی ئەمریکا دەکرێت باش
نها گلک جاران بجد نخوشی دا همیشه خوشی تا پیدا کردن یعنی جروس که کرونایی تا دیتن او چیم بجا اگر هاتو او ایرش او چند روزن کردن باشوری کردستان کارب دستن لیره دوجه هم بی آلینه لی ایرش لسروانتی تا کردن بجا باشترین حجت و ماهنه در فتک زیرینه جبوی کارب دستن باشوری کردستانی او رفراندوم او گشت پرسیا کود سال 2017 دا لدار خستن او پرانی و پارا گلک جو کردیمه زیادتری لسادی نهوید گوتن بله اره ام دخوازن جدا ببن او در فتک زیرین نهات یا پیش جبوی کردن باشور کردستان بجه مادم کو عراق من نا پارێزی ئەمێ سەر بخۆی خوار ڕابگەهینن نەخێر هەرگیز من ئێستا هیچ ئاسۆیەک بۆ سەربەخۆیی نابینم ئێستا کاتی ڕاگەاندنی دەوڵەت نییە لە ئێستادا هێرش دەکرێتە سەر وڵاتانی زۆر لە ئێمە بەهێزتر کە بۆ منە وڵاتی دامەزراون وڵاتی بەهێزن وەکو قەتەر وەکو ئیمارات وەکو بەحرین وەکو زۆر شوێنێکی تر ئەمانە چەک و فڕۆکەیان هەیە چەکی قورسیان خۆ هەرێمی کوردستان ئەوەی نییە بێگومان هەرێمی کوردستان وەکو هەوشداریشی پێدراوە ئەگەر هەر هەنگاوێکی سەربازی بنێت دژی ئێران بێگومان دەبێت بە هەرێمێکی زۆر لاواز دەبێت بە نێچیرێکی لاواز دەبێت بە مەڵبەندی موشکەکانی کۆماری ئیسلامی ئێران ئێمە ئێستا لەم ئاستەدا نین پشتیوانی نێودەوڵەتیش بەڕێزمە ناتوانین کە متمانە بە جدی ناتوانین متمانە جارێکتر بە ویلایەتێکی دۆکانی ئەمریکا بە وڵاتانی ڕۆژ ئاوا بکەین لە ڕەفراندۆم بەجیان هێشتین لە سووریا بە هەمان شێوە کوردەکانیان جێهێشت لە شوێنی تریش هەر بە هەمان شێوە لە ئێستادا ئەمە نییە بەڵێ لە ئێستادا پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە بەراورد بە پێش جەنگەکە باشترە سەرکردەکانی باشووری کوردستان زۆرترین پەیوەندیان پێوە دەکرێت لەسەر ئاستی باڵا پەیوەندیان پێوە دەکرێت وەکو چۆن خودی سەرۆکی ویلایەتێک دۆکانی ئەمریکا لەگەڵ دوو سەرکردەی دەستڕۆشتووی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان قسەیان کرد بەڵام ئەمە تەڵەیەکی زۆر مەترسیدارە ئێمە بین وەکو هێزی زەمینی بەرامبەر بە ئێران بەکاربێنرین بۆ هێزی زەمینی لەکوێ ئەی بۆ هیچ شوێنێکی بۆ منە ئەم میلیشیانی یا بەبن ئەم هێزە چەکدارانەی کە سەر بە خودی ئێران ئەی بۆ ئەوان هێزی ینی هێرشی زەمینی ناکەن بۆ بە هەرێمی کوردستان بکرێت بۆ بە کوردەکان بکرێت کە هەمیشە فێڵی لێکراوە کە هەمیشە هەڵخەڵەتێنراوە لە 2023 وابوو لە کاتی ڕەفراندۆمەکە وابوو لە هەشتاکان بە هەمان شێوە فریا گوزاریکی نێودەوڵەتی نەبوو لە دژی من نمونەیەکت بۆ بێنمەوە ساڵی 90 کاتێکە لە کۆی درا جۆرج بۆش ئامانجێکی سیاسی بدێنا کەەوە دەرنانی ڕژەمی عێراق بوو لە کوێیت ئەو کاتە جۆرج بۆشی باوک قسەی کرد وتی داوا دەکەین لە کوردەکانی باشووری کوردستان وەلە شیعەکان لە باشووری عێراق کە ڕابپەڕن باشە ڕاپەڕین ئێمە ڕاپەڕین ئەنجامەکەی چی بوو ئەنجامەکەی ئەو بوو کە کەوتینەوە بەر هێرشی درندانی ڕژەمی پێشووی عێراق ئێمە ناتوانین کە هەڵەیەکی تر لێرەدا دووبارە بکەینەوە ئەگەر ئێمە بەکار بهێنین قرار ئەوەیە ئێمە بەکار بهێنین یا یارمەتی ئەمریکا بدەین هێرش بۆ سەر ئێران بکەین زەمانەتمان چییە ئایا ئەمریکا دەمانکاتە دەوڵەت ئابوووریەکی بەهێزمان پێدەدا بۆ منە 50-60 فڕۆکەی F-16مان پێدا کە مەشە ئێمە چیمان هەیە گەورەترین چەکی ئێمە کلاشنکۆف و هێندێک چەکی قورسە ئێمە دەبابەشمان نییە ناتوانین فڕۆکەی خۆشمان هەبێ موشەکیشمان نییە ئێمە چۆن دەتوانین لەو کاتە نەخێر هەرگیز ئەمە هەنگاوێکی مەترسیدارە ئەمە خۆکوژیە کە ئێمە بەکار بێنرین و ناشتوانین کە متمانە بە وڵاتانی تر بکەین باش نها دەدەما کوونهاز بە جنابێ تەرا داخفم ئارتێشا ئیسرائیل بە هەموو شیانن خوا بە تایبەتی باشووری لوبنان و باژارێ بەیروتی دایە بەرخوا بنێرینە تە گەل و ئەو ئێرشن ئیسرائیل لەسەر لوبنانێ یە هەر دەرەجایە ئەو ئێرشن خوا لەسەر ئیرانێ بێنە دۆماندن بەردەوامیە وێ هەبە یانجی دەمکیە بێگومان تا ئەو کاتی هێزە چەکدارەکان تا ئەو کاتی کە حزب الله لەوێ وجودی هەبێت دەبێت دەکەوێتە بەر پەلامارەکانی هێرشی ئیسرائیل ئەمە شتێکە لوبنان خۆشی حەزی لێ نییە خودی سەرۆکوەزیرانی لوبنان وتیوتی کە ئێمە قەدەغەی وجودی حزب الله و هەر کەسێک هەر سەربازێکی ئێرانی دەکەین کە لە وڵاتەکەدا هەبێت بەداخەوە ئێستا باشووری لوبنان سوتاوە و تەنانەت هاوشداریش بە هاوڵاتیانی دراوە کە ئەوێ جێبهێڵن ئەم جەنگێکە کە هەموو بینا هەموو باڵەخانەیەک وێران دەکات تەختی ئەرز دەکات بۆ ئێمە هیچ دڵمان خۆش نەبووی کە لە لوبنان دەگوزرێت ئەسڵ دڵمان خۆش نەبووی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزرێت ئوستاجیان یعنی ئێستا ئەوەی کە هەیە جەنگێکە کە لەبەر وزێ لەبەر گازە لە بەشتی ترە بەڵام کێ دەکرێتە ئامانج ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێتە ئامانج هەر هێرشێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێت بۆ جیرانێکی ئێمە بکرێت تەنانەت بۆ ئوردون و بۆ سووریاش بکرێت دڵنیا بە ئێمەش پشکێکی بەر ئێمەش دەکەوێت لە وڵاتانی ئەوروپا سەیر دەکەیت جەنگ نییە بۆ منە لە ئەمریکا جەنگە لە شوێنی تر جەنگ نییە بۆ هاوڵاتی ئێمە لێرەدا
ئەگەر عەرەبیش بێت ئەگەر مسلمانیش بێت لە ئومەی عەرەبیدا بێت بۆ دەبێت بکرێتە ئامانج بۆیە ئەمە شتێکی زۆر زۆر خراپە هیچ دڵمان پێی خۆش نییە و ئێمە ڕەخنەی زۆر زۆر لەو جەنگە دەگرین کە جەنگێکی نائینسانیە و بەشەوەندی ئابووری و سەربازی بۆ هەندێک وڵاتی دیاری کراوی تێدا. جا هەری مەزەنیا ئەسرائیلێ gelek caran neveşartiye ew ji dibêje em dixwazin ji rûbarên Nîl li Misrê û Somalî dest bike heta Firat ku li Iraqê ew axa bav û kalê me ye dibêje em dixwazin vê axê carek din bêxne jêr desthilata xwe. Ji bo wê xewnê gelo İsraîl gavên baş avêtine yan jî her di cihê xwe de çiqiya ye. وەڵاهی ئێمە ناتوانین کە بڵێن لە جێ خۆی چەقیوە. ئیسرائیل ئێستا وڵاتێکی بەهێزە وەکو پڵنگێک وەکو شێرێک وە شێر ئاسا توانی کە سقوط بە حزبوڵڵا بکە زۆر بە ئاسانی لاوازی کردووە توانیت کە توانی ڕژێمی سووریا بگۆڕێت. لە ئێستادا تەنانەت تورکیا ترسی زۆری لێ نیشتۆ هیچ دڵی بەم جەنگە خۆش نییە. لە ئێستادا پێگەی ئیسرائیل پێگەیەکی بەهێزە پێگەیەکی سەربازی ئابووری بەهێزی هەیە پێگەیەکی نێودەوڵەتی بەهێزی هەیە. تەنانەت ئێران بە پێی زانیاریەکانی ئێمە بە شازێکی ناڕاستەخۆ زۆر جار داوای ئەوەی کردووە کە ئاگر بەس پێک بێنرێت کە ڕێکەوتن بکەن. ئێرانیش ینی دەسەڵاتی ئەم جەنگەی نییە. بۆیە ئیسرائیل ئێمە دەبێ ئەگەری ئەوشدا بنین کە دەکرێت پێشەوەی زۆرتر بکات و بەڵێ یەکێکی تر لە نارەکانی یا وڵاتە نارەکانی ئیسرائیل کە کۆماری تورکیا ترسی لێ بنیشێت و دەکرێت ئامانجێکی تری ئەوە بێت نەک با بڵێن گۆڕین ڕژێم لە تورکیا بەڵکە ئەو بێت کە ئامانجی سیاسەکانی خۆی لە تورکیا پێک بێنێت چکە من دەبێت بزانین پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و تورکیا هیچ باش نییە بەهۆی ئەو دۆخەوەکە کە لە فەڵەستیندا هەیە. ئیسرائیل نەخشەی خۆی هەیە نەخشەی گەورەی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت خودی سەرۆک وەزیران بنیامین نەتەنیاهوتی ئێمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین ئەمە واقع ئێمە دەبێ بڵێن هەندێک شتەیە لێرەدا واقع کاتێک کە ئیسرائیل دەرێ هێرش دەکەین هێرشی کردووە کاتێک کە دەڵێ ئێمە نەخشەکە دەگۆڕین بەڵێ خودی ئیسرائیل ئامانجی ئەوەیە کە نەخشەکە بگۆڕێت دەیەوێت نارەکانی خۆی لە ناوچەکەدا نەهێڵێت یانلانی کە بتوانێت ئەمانەی کە وڵاتی ناری ئیسرائیلن لە ژێر دەستی یا بە بڵێن لە ژێر ئەمانە دابن کە ئیسرائیل فەرمانیان پێدەکات ئامانجی لێرەدا ئەوەیە کە نارەکانی لاواز کات ئەگەر بتوانن ڕژەمەکە بگۆڕن. نێتەنان ئێستا ئەم جەنگێکی هەیە بۆ ئێران ئامانجی گۆڕینی ڕژێمی ئێرانە. دوو ڕۆژ لەمەوبەر مارکۆ ڕۆبیۆتی ئێمە ڕژێم ناگۆڕین بەڵام فەرقی چییە لەوەی کە ڕژێم بگۆڕن یا هەر قسەیەکیان کردو بە گوێی سەرانی ڕژێمیان داچرپان وتیان ئێمە بە قسەی دەکەین ئەمە بۆی لێردا یا ڕژێمەکان زۆر زۆر لاواز دەکەن بیاکەن بە ڕژێمێکی کارتۆنی وەکو چۆن لە سووریا هەیە یا ڕژێمەکە بگۆڕن. ئێمە دەبێت ئەوش بڵین ینی لێرەدا ئیلهامێکیش هەیە یا بە بڵین هیوایەکیش هەیە بۆ هەرێمی کوردستان. ئێمە ئەبێ بزانین ئوستاز ینی دوو وڵاتی زلهێز لە ناوچەکە دژمنی ئێمەن یا بە بڵین دژمنیش نەبن لەگەڵ کورد شتی باشیان نەکردووە ئەوانیش هەم ئێرانە و هەم تورکیا ئەمانە ئازادیان نەداوە بە پارچەکانی کوردستان کە لەم هەم وەکو ڕۆژهەڵاتی کوردستان هەم وەکو باکووری کوردستان ئێمە شتێکمان هەیە دەڵێن دژمنی دژمنەکەمان دۆستمانە دەکرێت کە پێشڕەویەکانی ئیسرائیل لێرەدا هیوایەک بداتەوە بە کورد یا بۆ منە لەم جەنگەدا هەیە ئیشاڵڵا بتوانێت کە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتێکی ئازاد بێت بتوانێت بە مافە سیاسی و نەتەوەی کولتورەکانی خۆی بگات و بۆ باکووری کوردستان شەر بە هەماشە ڕاستە وەکو چۆن ئێمە بینیمان کە پرۆسەی ئاشتی هاتە ئاراوە لە ئەنجامی ئەو ترسانی کە لە تورکیا هەدا هەبوو. بۆچی چکە کاتێک کە ئیسرائیل پێشڕەوی دەکات ئیشیان بەچێ ئیشیان بە کوردەکانە پێویستیان بە کوردەکانە کە لە باکووری کوردستاندا هەن کە لە تورکیادان ئەو کاتە تورکیاش با بڵێن دەستپەشخەری دەکات و پرۆسەی ئاشتی بەدیدێنێت بۆیە ئێمە ئەم هیواشمان هەیە بەڵام لە ئێستادا هەر هەنگاوێکی سەربازی لەلایەن هەرێمی کوردستانەوە هەنگاوێکی مەترسیدارە دەتوانین بڵێن هەنگاوێکی خۆکوژیە هەرێمی کوردستان باشترین سیاست بیکە ئەوەیە کە هاوسەنگی ڕابگرێت لە نێوان ئێران و لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چکە لێرەدا لە ئەنگینیش هەرز بە هەماشێ مەترسیدارە ئێمە بڵێن ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی داوامان لێ دەکات دەیکەین یا ئەوەی ئێران داوامان لێ دەکات دەیکەین شتێکی زۆر خەتەرە چکە هەردووکیان چەکی زۆر بەهێزیان بەدەستە کە دەتوانن زیان بە ئابووری بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بگێنن هەم کۆماری ئیسلامی ئێران و هەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ gelek سپاس ji bo rêzdar Ramyar Cemal wekû mamostayê zanîngeh û herba spor û şareza diwar û biyavê karbarên navdewletî ku li bajarê Ranya kelha berxwedanê digel me dabû em ê dirêjî bi nûçeyên xwe bidin parêzgara Helepçe dibêje zêdebarî êrişên dronî û mûşekî ku roja şemiyê çêbiye niha rewşa parêzgehê asayî û normalin yani dibêje netirsin. Noxşe Nasih
پارێزگارە حەلەبچە دەلێدوانێکە تایبەت بە کورسانیۆزê dibêje rewşa asayîş û hêmnahiya Helepçe bi temamî parastiye baş e di niha da çi piskirêkek evlekarî li navçeyê Çinîne û daxwaz ji mîdyayên Kurdî kiriye bi awayeke berpirsyar tev bigerin û alîkar bibin xelkê netirsînin nebecînin ji ber ku dibêje ew rewşî çêbiye yê derbas bibe. نیشتمانەڵین هەموو بارودۆخەکە جێگیرە بەس داواکارین لە ڕاگەاندکارە بەڕێزەکان بەڕاستی ڕووماڵی کۆمەڵێک بابەت نەکەن هەر دوێنێ شەوی ژێمە لایەن وەزارەتی ناوخۆ دەستگای میدیا و زانیاری بڵاوی کردوێتەوە و ئێمەش لە پارێزگارەکان بڵاومان کردوێتەوە کە کۆمەڵێک ڕووماڵ نەگونجاوە بۆ خێزان نەگونجاوە بۆ منداڵ نەگونجاوە بۆ بە ئەم بارودۆخە واتە تەنها زەرەری هەیە بۆیە هیوادارین ڕای بگرن بە شێوەیەکی گشتی ڕووماڵ زەرورە بەڵام ترس خستنە ناو دڵی خەڵکەوە بەڕاستی گونجاو نییە و هیوادارین لایەنە پەیوەندیدارەکانیش و ئێمە ژۆکویداری پارێزگای هەڵەبجە پێشەوەی حکومەت ڕاگەیاندراوە کە بڵاوکاتەوە بۆ ڕاگەیاندکارەکانی خۆمان داوامان لێکردن کە سنووری ئێمە ئارامە با تێک نەچێ هیوادارین هەموو کوردستانیش ئارامی و پارێزراو بێت. شاندکه وزارتا نافخو انکو وزارتا هندرین یا عراقی به سردانکه لکرکوکینه و دیگل پارێزگارê Kerkûk Rêboar Taha û serokê lêjina û komîteya Payebelenda Evlekariya wê parêzgehê li hev civiyan li hev kom bûn. Li vê kom xebatê da li ser çirbûn û bihêzbûn û xortkirina bizava hewildanên hevbeş û hemahengî û hevvendiya di navbera Wezareta Navxoya Iraq û îdareya Kerkûkê hate kirin armanj eva ku rewşa evlekariya parêzgehê bi parêzin parêzgarê Kerkûkê ji ku bixa Kurd e got em bi hûratî û kûratî çavdîriya rewşa evlekariya wê parêzgehê dikin û hemû bi zavekê didin ku rewşa parêzgehê her wekû xwe bi asayî û normal bimîne. Ew şanda Wezareta Navxoya Iraqê ew dema sê roja li Kerkûkê yê bimîne û çavdîriya hemû karên dezgehên hewalgirî û leşkeriyên wê parêzgehê yê biket. ئەو وەفدەی وەزارەتی ناوخۆ وەفدێکە لەسەر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق هاتووە بۆ کەرکووک و بۆ شارەکانی تری ڕۆشتوونە وەفدە 3 ڕۆژ لە کەرکووک ئەمێننەوە بۆ ئەوەی چاودێری ئیشوکارەکانی کەرکووک بکەن لەم دۆخەی کە ئەمڕۆکە عێراق و وڵاتانی دەوروبەرتی داکەوتون بۆ ئەوەی تووشی کارەساتێک نەبین و خۆ ئامادەکردنێک بۆ هەر ئەگەرێک لە خوا نەخواستە ئەگەر بێت و بێتە دی لەم مەنتیقەیە وەفدەکە وەفدێکی وەزاریە و بە فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق هاتوونەتە کەرکووک و بۆ شارەکان تری عێراق شاتون بۆ ماوەی 3 ڕۆژدای ئێمە دەبن کە چاودێری ئیشوکارەکانی تایبەت بە دەستگا ئەمنی و استخباراتی و عسکەریەکان دەکەن. سەرۆکê Parlamentoya Îranê anku ji Îranê jê re dibêjin Reîsê Meclisa Îranê haydarî daye ji ragirtin û rawestandina berhemînan û firotina neftê ku dibêje eger şer berdewamî hebe êdî hem berhemînan hem firotina neftê namîne şiyana wan di asta sifir dibe. Mehemed Baqir Qalîbaf bi mîdyayên Îranê dibêje eger şer û ceng bi vî avayan niha berdewamiya wê hebe wê demê çi rêkek hem ji bo firotin û hem berhemînana neftê namîne. Nabirî got ew cengê ku li dijî Îranê hatiye destpêkirin tinê û tinê bercivendiyên Emerîka nasojîne belku bercivendiyê hemû welatên navçe û cîhanê jî disojîne û her wa evêk ji dibe qurbanê xeyalên Netanyahu. Wezîrê derveyê Çînê got pêwîst nebû cenga Îranê biqawme çê bibe ji ber ku dibêje ew yek mifav qazancê ji bo çi kesekê çi nake û her wa dibêje ew amade ne navbenkarî bikin bû evê ku careke din hêmnahî û aramî û tenahî ji bo vê navçê bête vegerandin û zivrandin. Wang Yi wezîrê derveyê Çînê got welatê wan mezintirîn hêza aştî ve kevî li cîhanê de heye û piştevanî ji serwerî û serbestiya axa Îranê dike. Lewma dibêje divê to gereh dawî bi wan êrişan li dijî Îranê bête anîn. Her wiha dibêje êdî ew naxazin dunya ji bo çax û yasa û qanûna daristan û cengelistanê bête vegerandin. 这是一场不应该发生的战争。 چین هەمیشە هانی ئەوە دەدات کە ئاشتی باشترین بژاردەیە. پێویستە هەموو لایەنەکان بە زووترین کات بگەڕێنەوە سەرمێزی دانوستان. گورزی بەهێز بە مانای عەقلی بەهێز نییە و جیهان
ناتوانێت بگەڕێتەوە بۆ یاسای دارستان. پێویستە وڵاتانی گەورە بە ڕازگۆیانە و دادپەروەرانە مامەڵە بکەن. بەهێزێکی باشەوە بەشداری ئاشتی و گەشەپێدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن. چین وەک دۆستێکی دڵسۆز و هاوبەشی استراتیژی وڵاتانی ناوچەکە ئامادەیە لەگەڵیان کار بکات بۆ جێبەجێکردنی دەستپێشخەری ئاسایشی جیهانی لە پێناوگەڕانەوەی ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سپاه پاسدارên Îranê gotiye hêza çekdarên Komara İslamiya Îranê şiyana wêke he ku herî kêm 6 meh bi vî awayî eger şer berdamî hebe şiyana wêke he ku li hember xwe bide. Li gorî raporta Ajansa Nûçeyên Fars Elî Mihemed Naînî peyvdar an ku berdevkê Sipaha Pasdarên Îranê dibêje zêdetir ji 200 xal ji bingeh damezrava û saziyên Emerîka û İsraîlê armanc girtine ku nêzîkî li seda 6 wan li dijî ew bingehên Emerîka li navçe û li seda 40 din jî wan armanc lêdane ku bingehên İsraîlî ne. Navberî bangeşeya wêyekê kiriye yani bixwe dibêje ew mûşekin ku heta niha di wan êrişan de bikar înane piraniya wan paraya gelek wan ser bi nifşên yekim û duhem bûne. Lê dibêje di qonaxên pêşberî me de di kêliyên pêşberî me de em ê şêwazeke din ya êrişkirinê bikar bînin, mûşekên baştir û pêşkeftîtir bikar bînin û ew mûşek dûr avêjin ku heta niha me bikar neaniye. Her wiha dibêje ew yek jî bikewe bernameya karê me de. Serokê heyva sor a Îranê Pîr Huseyn Kolîvend ka bi koka wî jî Kurdê lore dibêje ku di êrişên İsraîl û Emerîka da zirar geheştiye 65 dibistan an ku xandingeh 14 navendên pizîşkî an ku nojdarî û her wa 13 yekew avahiyên girêdayî wan. Serokê heyva sor a Îranê Pîr Huseyn Kolîvend ragihand ku ji destpêka êrişên hevayî û esmanî yên Emerîka û İsraîlê ve li seranser Îranê zêdetir 6000 avahiyên sivîl zirar dîtine. Serokê heyva sor di daxuyaniya xwe de li ser hesab û tevna xwe ya medyaya civakî de ragihandiye ku ji destpêka êrişên hevayî yên Emerîka û İsraîlê ve li seranserê Îranê zêdetir ji 6000 avahiyên sivîl zirar dîtine û diyar kir got ku ji ber êrişên binesaziyên sivîl li gelek sektor Kurdî jê re dibêjin beşên cuda zirareke cidî bi xwe dîtiye. Hat destnîşankirin ku di nav awahiyan da zirar hatiye dîtin ku 5535 xaniyên niştecî bûn xelkê sivîl bûne û her wa 1041 avahiye din jî bazirganî û giştî bûne. Her wiha dibêje 65 dibistan 14 navendên tenduristî an ku nojdarî û her wa 13 bingehên ku girêdayê heyva sor a Îranê ve zirar ber wan ketiye. Wezareta Tenduristiya İsraîlê dibêje ji destpêka ew êrişên wan yên 28 Şibatê heta niha heta vê gêliyê 1836 kes yê İsraîlê ji ber wan êriş û bombebaranên Îranê mûşekbaran û em bêjin dronan yên Îranê heta niha birîndar bine û ji bo naxweşxaneyê hatine veguhestin û rakirin. Her di wê êrişa duhûnê li ser İsraîlê 146 kes biborin gihandine naxweşxaneyê. Wezareta Tenduristiya İsraîl têkildarî bi amar data û bîlançoyên birîndarên wî welatê ji ber êriş û bombebaranên Îranê daxuyaniyek belav kiriye û dibêje di wê daxuyanê de ji bo raya giştî hatiye ku ji destpêka êrişên leşkeriyên 28 Şubatê yani şembiya derbas bûye heta vê kêliye ku dike îro neh roj heta niha 1836 kes yên İsraîlê ji ber wan êriş û bombebaranên Îranê birîndar bûne û ji bo nexweşxaneyê hatine rakirin. Amaje bû yekê hatiye dayîn tenê di êrişa duhûnê yani soranî jê re dijîn duînê ser İsraîlê 146 kes birîndar bûne û ji bo nexweşxaneyê hatine veguhestin ku neh kes ji wan rewşa tenduristiya wan giran e. Wezareta Tenduristiya her wiha got piraniya birîndaran di dema ku xwe ji bo cên navçeyên parastî û sitargehan xwe biçin
بریندار بن هاتنا لیدان هروها او وزارت گوت کو گرینگا کو رنماین تندرستی ده همو ایرشان دا خلق اسرائیل برچاو بگره. ده ایرشن اسمانی ین ارتشا اسرائیل سر لبنانه 294 کس حتی وکیلی که از نوچه جوارا دخوینم جیانا خاج دستانه لگوری وزارت تندرستی یا لبنان جروجا دوشنبه بهوری و جبر ایرشن هوایی ین اسرائیل لسر لبنان هجمارا کشتیان دوان ایرشن اسمانی ین اسرائیل لسر لبنان ده گهشتیا نزدیک 300 کسان و زیادتری 1000 کس جی بریندار بونم لگوری آمارو بیلانچوین کو جوالی وزارت تندرستی آل لبنان و هاتیه بلاف کرن جروجا دوشنبه اوور و حتی نها ده ایرشن هوایین اسرائیل لسر لبنان ده نزدیک 300 کسان هاتنا کشتن و هر وزارت تندرستی داخوینک دایا گوتیه کو هجمارا ایرشن اسرائیل جصبها دوشنبه 2 آدار حتی 7 آدار گهشتیا 294 شهید و هر 1023 دنجی بریندار انکو کردیا سورانی جیرا دبیجن زامدار بونه. دیارمتی همو هفتکار ما نوچه بدابی هاتن امی حویدارن کردستان ما هر دم پاراستی به و خاطره وبی ڕوویە زانیتان ئەوەی ڕوئەیات پێتانەڵێ مایەڵە مادەی هۆشبەر ساتە بە نرخەکانتان لێبزەنێت بەڵێ بۆ ژیان نەخێر بۆ مادەی هۆشبەر. سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامێدیێ هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەمچەماڵ باغدا سلێمانی شنگال سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سلێمانی ديار گوندی گەشتیاری قەیوان پرۆژە ناوازە و استراتیژیەکەی شاری سلێمانی دەرفەتێکە دووبارە نابێتەوە. ئەم پرۆژەیە لەلایەن قەیوان گروپەوە بنیادنراوە. ئێستا دەتوانن ببنە خاوەن ڤێلایەکی گەشتیاری لە گوندی گەشتیاری قەیوان. پرۆژەکە دەکەوێتە نزیک پارکی هەواری شار و ژینگەی گوندەکە تەواو خاوێن و تەندروستە چونکە لە 175 سەوزاییە.
لە جوانی و دڵگیریدا شوێنەکە لە کوردستاندا بێوێنەیە. خزمەت گوزاریەکانی وەک مزگەوت، ناوەندی پەروەردەیی، مۆڵ و مارکێت یان هەر خزمەت گوزاریەک تۆ ئارەزووی دەکەیت بۆ ژیانێکی ئارام فراهم کراوە. هەڵکەوتەی جوگرافی نزیکە لە ناوەندی شاری سلێمانی و دوورە لە جەنجاڵی و قەرەباڵغی شەقام. دەتوانن سەردانی پرۆژەکە بکەن و نمونەی ڤێلا تەواوبووەکان ببینن و لە جوانی و کواڵیتی بەرزی دڵنیا ببنەوە. گوندی گەشتیاری قەیوان، ژیان لە ناو سروشت، ژیانێکی تەندروست. ڕەمەزان مانگێکی جیاوازە لە هەریان زەمانگەکەی تر ئامادەکاری بۆ بەربانگ خۆشترە لە ژەمەکانی تر. لە ڕەمەزاندا ئەبێ زیاتر گرنگی بین بە سفرەوخوانەکانمان، نەک بەس بۆ خۆمان، ئەبێ دراوسەکانیشمان بیر بێت و کاسە دراوسێنەیان لەگەڵا بکەین. دایە کاسە دراوسێنە یعنی چی؟ یعنی ئەو خواردنانی کە هەمانە بەشی دراوسەکانیشمانی لێبین. باشە دەی منێ بە مۆمارە برە قەدریا. باشە. گیان بەخێر بێ ئەوە چی عەزێتم کێشاوە. برە قەدریا دایکم خواردنی بە ناردوێتی بە دوعاشمان بۆ بکە. دەسەکانی خۆش بێ گوڵە گیان خوانەی بە خوارزتان باس. چەند جوانە سفرەکانمان لەگەڵ یەکتر بەش بکەین بە ئەم ڕەمەزانە ئەو کولتورانە زیندوو بکەینەوە کە لە یەکترمان نزیکەکەنەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لە پیرۆزەکات. ئێستا لەگەڵ کۆنفی دایکەکان دڵخۆشن، ئێستا لەگەڵ کۆنفی منداڵەکان دڵخۆشن. ئەوەی پێویستە لە دایبی منداڵێکدا هەبێت هەمووی لە دایبی کۆنفیدا هەیە. لەگەڵ کۆنفی دڵخۆشی دووهێندەیە، لەگەڵ کۆنفی دڵخۆشی دووهێندەیە. سایەخانمان بینی لە کاتی جلالخستندا و پرسیارمان لێ کرد سایەخان چ شتێک وا دەکات کە پاکەرەوە باش بێت؟ پاکەرەوەی باش بە دڵنیاییەوە ئەبێت بە باشی جلەکان پاک بکاتەوە. و بیرمان کردەوە پرسیار لە نارنجخان بکەین لە کاتی پاکردنەوەی ژووری کوڕەکەی. نارنجخان ئەبێ ڕەنگی جلەکە تێکنیا و ڕەنگەکەی بپارێزێت. حەزیشمان کرد پرسیار لە هێلینخانی دراوسێمان بکەین لە کاتی بۆنکردنی خاولیە بۆنخۆشەکەی. بۆنەکەی وەک مسک بێت، ئەبێ بۆنەکەشی بمێنێتەوە. لەم کاتەشدا پرسیارمان لە خاوەن ماڵەکە کرد کاک ئەمیر ئەی تۆ چی دەڵێیت؟ پاکەرەوەی باش؟ من لەو شتانە نازانم. ئەوە خانمەکەم لێسانێت. ئاڵتونسا دایمۆند بە پێکاتە تازەکەی پەڵەکان لادەبات و بە درێژایی ڕۆژ بۆنی جلەکانت بە بۆنخۆشی دەهێڵێتەوە. بە کورتی پاکەرەوەی باش ناسراوە لای خانمان. ئەمەش پاکەرەوەی ئاڵتونسا دایمۆندە. هەمووان شاعری ئەو سەرکەوتنە گەورە بووین کە لە مێژووی شاری سلێمانیا ڕوویدا. شاری دایک دەبێتە پرۆژەی شانازی سلێمانی لە بواری بیناسازیدا. ماڵێک جیاوازتر لە هەموو ماڵەکان، ژیانێک ئارامتر لە هەموو جێگاکان. شاری دایک ژیان لە نێو هەورەکاندا. ئەو ڕنگانی جوانی دەبەخشن لایسی کەلەر بەردەستن درۆشاوەم وەک ئەستێرە نەهێنی جوان یەکەم چییە؟ ئێستا من زۆر بەبەختم لەگەڵ سی کەلەر جیاوازم وەک ئەستێرە درۆشاوەم لەگەڵ سی کەلەر جوانترم لە هەرجەیەکی دنیا سی کەلەر لەگەڵما بۆیەی سی کەلەر قشتان تاجی سەرتانە. قاوەی مەحموود، قاوە و شیر و شەکر لە کیسەیەکدا.
بیر لە شوێنێک بکەرەوە لە جەرگەی هەولێر کە تایبەت بۆ ئاسوودەی دروست کرابێت شوێنێک کە سروشت لە باوەشی گرتوویت و هەموو ناونیشانەکان لێت نزیکن ئێرە فلۆریا ستیە و شانازی پرۆژەکانی ساوث کوردستان گروپە فلۆریا بۆ هەموو جۆرە ژیانێک ماڵی دابیر کردووە قوتابخانە و خوێندنگەی نێودەوڵەتی داهاتوویەکی گەش بۆ منداڵەکانت فراهم دەکەن لێرە ناوەندی بازارکردن و